بەناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین لە دەستێکی ڕۆژێکی نێو لە هەفتەیەکی نوێدا دەخوازین کە ئەم هەفتەیە و ڕۆژەکانی دیکەشتان پڕبێ لە خۆشی شادی و بەختەوەریازان خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵی پرگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون کە دەخوازین سەرجەمیان جێگرتوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز بێت. والله بەلای خاصان لە دەستخوازان لە زانیان لە هەفتەیەکە و بینەرمانن هیوادارین ڕگە بابەتەکانی ئەمڕۆتان بەدڵ بێ و بینەری سەرجەمیان بن لەگەڵتانین لەگەڵ هاوکارانم ڕگە بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەشن. وڵاتان خۆشەویستان لە تۆری یەکەمی بەرنامەکەماندا کوڕێکی بەهرەمەند توانیەتی لە پێشبڕکەیەکی نێودەوڵەتی کە ساڵانە گۆگڵڕێکی بەتا لەو پێشبڕکێدا توانێتی پلەی یەکەم بەدەستبێن لەسەر ئاستی عێراق و توانیەتی لە بواری تەکنۆلۆژیادا ئەو پلەیە بەدەستبێنێت و ئێمە لەو تەوەرێمادا گفتوگۆ دەکەین لەبارەی کە بزانین ئاماژ لەم پێشبڕکێ چییە و ئەو دەستکەوتانە چین کە بەدەستی هێناوە چۆن دەتوانێت ئەم پلەی کە بەدەستی هێناوە لە هەرێمی کوردستاندا خزمەتی پێ بکات لە بواری تەکنۆلۆژیادا. لە هەرێمی کوردستاندا چەندین کەسانمە هەن لە بەهرە جیاوازەکاندا دەتوانن پلەی یەکەم بەدەستبێن و بەهرەکانیان بخەنە ڕوو، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان و حکوومەت و لایەنە پەیمانگارەکان گرنگی لەم بابەتە نادەن و دەستی ئەم جۆرە کەسان ناگرن کە بتوان دوزار سوود بە کۆمەلگا و گەلی کورد بگێنن. بەڵێ تەوەرەی دووەممان هەڵدەست کردووە بە سەیرانی گەشتگەزان ئێستا ئێمە لە بەهارین و بەرەبەرە سەیرانکردن و گەشتکردن دەست پێ دەکات و پێویستەکە هاوڵاتیان هۆشیار بن. تەوەری خەمان تایبەتە بەوەی کە چۆن ماوەڵێکی دروست بکەین لەگەڵ ئەم سەیران و گەشتانەدا تاوەکو بتوانین لە جیاتی ئەوەی کە تووشی زیان و ناخۆشی بوونە بتوانین چ کەسەکانمان وەرگین لە گەشتەکانمان وەرگین و هەروەها تەوەری سێمیشدا باز لەوە دەکەین چۆن هاوڵاتیان هۆشیار بن کاتێک لە کاتی چونیان بۆ گەشت و سەیرانەکان تاوەکو کاتێک خۆش بەسەر بردن و نەبێتە هۆی جێرە و گیان بۆمان شکۆک دەزین لە ڕۆژانەدا کۆمەڵێک شتڕوودەدا لەوانە ڕووداوی هاتووشۆ و هەروەها زیانگەیاندن بە ژینگا کۆمەڵە بابەتی زۆر گرنگ هەن کە پێویستە ئێمە ڕەچاویان بکەین. دواتر گفتوگۆ لە ڕۆژای نەورۆزدا وەکو هاوکارم ئاماژەی پێکرد و بۆنەکان و وەرزشتەکان هەمیشە ڕووداوی نەخوازراو ڕوو دەدات بە تایبەتی لە بواری هاتووشۆدا لەبەرەوەی کە بەهارە وەرزی نەورۆز و سەیران و گەشتی و گوزارە ساڵانە دەبینی چەندین ڕووداوی هاتووشۆ بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ڕوو دەدات کە بەشێکیان پەیوەندی بە ڕێگاوبانەوە هەیە و بەشێکی دیکەشیان پەیوەندی بە هۆشیاری و سەلامەتی هاوڵاتیانەوە هەیە. گرنگە هاوڵاتیان و شۆفێران کۆمەڵێک ڕێنمایی بدان بۆی کە لە گەشت و سەیرانەکانیاندا ئاگاداری خۆیان و بۆی کە شۆفێرێکی باش و تەندروست جێبەجێ بکەن. بەڵێ دەچی لە لای پێشبینەکانی کەسیها و دواتر دەگەڕێن.
ڕستیاوتان لێ بەخۆشەی ساڵ لە تەوەری یەکەمدا میوانداری قوتابیەکمان کردووە ئەویش ئاڕۆدانایە بەخێربێت ئامادەم بوو ئەمڕۆ لەگەڵماندا کە بەشداری پێشبڕکێیەکی نێودەوڵەتی کردووە لەسەر ئاستی عێراق واتوانیەتی وەکو قوتابیەکی کورد پلەی یەکەم بەدەست بهێنێت. ئەمڕۆ دەپرسین کە چۆن توانیت بەشداری ئەم پێشبڕکێیە بکەی و چۆن توانیت پلەی یەکەم بەدەست بهێنی، بەڵام پێمان خۆشە سەرەتا خۆت بناسێنی لە چی ئاستێکای لە خوێندن و چۆن بڕیارتدا لەم پێشبڕکێیە بەشداری بکەیت. پێشەکەمە سپاسی کەناڵەکەم بۆ ئەوەی کە هەمیشە پشتگیری گەنجانەکە. من ناوم ئارۆدانە فایقە لە کۆناغی نۆی بنەڕەتیم. ڕاستی من ئەوە بۆ زیاتر لە 4 ساڵە چێت کە من حکومەتە دنیای تەکنۆلۆژیا و هەمیشە هەوڵم ماوە کە خۆم بەرەو پێشەوە برم و لە پێشبڕکێی جیهانەکانە بەشداری کەم و سپاس بۆ خۆ ئەم ساڵ توانین لە پێشبڕکێی هاشکۆدە کە پێشبڕکێیەکی جیهانیە ساڵانە لەلایەن گوگڵەوە ڕێگەخرێت لە یەکەم بەدەستێنن لە ئاسیا. ئەو پێشبڕکێمان بۆ کە ئەمە ئامانجی لە پێشبڕکێیە گوگڵ بەچمە بەستێگەم پێشبڕکێیە دەخاتە ڕووە بەشداریکردنەکانیشی بە شێوازێکە. لەم پێشبڕکێیەدا گوگڵ کێشەیەکە خاتە بەردەم بەشداروان کە پێشتر ئەندازیارانی کۆمپانیاکە تووشی بوون بۆ ئەوەی بەشداروان بتوانن بە کەمترین ماوە ئاسانترین شێوە ئەم پرسیارە چارەسەرکردن ئەم کێشەیە چارەسەرکردن و بتوان پۆینتی زۆرتر بەدەست بێنن. زیاتر لە کۆمپانیا و زانکۆکان ئەم پێشبڕکێیە ئەنجام ئەدرێت بۆ هەڵسەنگاندن و بەرەو پێشبردننی ئاستی ئەندازیاران لەوێ. تۆ تاکە خوێندکاری کوردی کە بەشداری تێدا کردووە یا ئەو تا کەسانی تریش لەگەڵدا؟ من بە تەنها بەشداری کرد، بەڵام چەنە هازان کۆ و کۆمپانیای گەورە بەشداریان کرد بەستی. زمانی ئینگلیزی بوو؟ بەڵێ. لە ئاستی عێراقا کۆمپانیا دیکەس بەشداری کردووە؟ لە ئاستی عێراق کۆمپانیا چەنە هازان کوی گەورە بەشداریان کرد. ناتوانیت پێیەکەی بەدەست بێنن؟ ناکرێت. بەس بە خۆشحاڵیەوە بڵێم کە ئەمە پلەی 3.5 بەدەستێنە لە ئاستی عێراق ئەوانتوانیان پلەی 500 بۆ 1000. زۆر باش. ئەم پلەیە تەنها چۆنەڵێ وەک ناونیشانێک یاخود خەڵاتێکی لەگەڵدا بکە تۆ بتوانیان کار لەسەر شتتر بکەی لە داهاتەوە. ڕاستی لەسەرێتی بۆ تۆ هەیە؟ ڕاستی لەسەر ئاستی وڵاتان هیچ خەڵاتێکدا نەنراوە بۆ پلەکانی یەکەم و دووەم سێم، تەنها بۆ پلەکانی یەکەم تاکو پەنجاهەمین دانراوە لەسەر ئاستی گیان، بەڵامە کە لە ڕوویەکی تۆ سێرەکەی کە من لەم پێشبڕکێیەدا بە تەنها توانیم و مناقەشەی ئەو کۆمپانیا ئەوەڵ زیاتر. زۆر باشە. پێم وابێت لە جیهاندا 120,000 کەس و کۆمپانیا و زانکۆ تێدا 120,000 کەسوانیان ئەوەندە بەشداریان کردووە. تۆ چۆن ئاگادار بکەم پێشبڕکێیە بەڕێوە دەچێت پرۆسیەت بۆ کریا خۆت چۆنی شازی بەشداریکردنەکەی؟ من کە هاتمە دنیای تەکنۆلۆژیا و لەسەر ئاستی کوردستان ئەو پێشکەوتووە نەبووین، لەبەرەوە پێویستەکە کە من بچمە وڵاتانی کە یعنی هەوڵ بەم بە زمانەکانی کە بە دوای کۆرسا بگەڕن وی ئاسی خۆمی بەرەو پێشەوە برم و لەبەر ئەو کە کاتێک کە سێرچمە کرد لە یوتیوب بۆ ئەوەی کە خۆم بەرەو پێشەوە برم ئاشنا بووم بە پێشبڕکێی جیهانیەکان و دەستەکە بە بەشداریکردن کرد. کاتە سەرچاوەی مەعریفەی تۆ چی بوو؟ ئایا تەنها گەڕانی خۆت بوو خۆت ئەوە تا ئێمەتەوەی لە قوتابخانەکانەوە فێری ئەو بووین کە بەشداری من پێشبڕکانیات بووین، چونکە ئەمە شتێکی گرنگە نەک تەنها لێرات بەڵکو لە هەموو جیهان ئەنجام دەدرێت. ئایا بەڕاستی تۆ پێویستت چی پشت بە چی بەستی لە کوردستان بەکار؟ بێگومان کە کاتێک کەسێک دەستەکە بە ئەچێتە بوارێتەوە ئەگەر کەسەکە سەرەتا بە پێی حەزی خۆی بچووە. من ئێستا لە بروی حەزم بە بوارەکە بوو چەنە ئەسەنگیاتۆتە بەردەوەکی خوێندن بێت یاخود نەبوونی شوێنەکە پشتگیریمانکە من هەوڵم ماوە کە هەمیشە بەرەو پێشەوە بچم و هەمیشە هەوڵم ماوە لە هەموو شوێنە بە دوای زانیاریە بگەڕم بۆ ئەوەی من زیاتر ئاستم بەرەو پێش. خاطر زیاتر خۆت هۆکار بدەیت. زۆر باشە. کاکە ئەرۆ چەند ساڵە ئەزموونت هەیە لە بواری تەکنۆلۆژیاوە زیاتر هەوڵت لەگەڵایە و هەرەپیاوە؟ من ئێستا لە پۆلینۆم لە پۆلی چاری بنەڕەتیەکە تقریبی 5 ساڵ پێش ئێستاکات هاتمەتە دنیای تەکنۆلۆژیا. زیاتر لە چیە شارەزای تەکنۆلۆژیانی واتە چی تەکنۆلۆژیا تۆ شارەزای؟ ڕاستی من ئێستا فول ستاک دڤلۆپەرم کە ئەتوانم ئەپلیکیشن و وێبسایت دروست بکەم. ئەوە ناتوانین. باشە ناتوانین لە ئێستادا ڕەنگە لەبەر قابلی کار بکەیت، بەڵام طموحت چیە لە داهاتوو ئەگەر بتوانین لەو بارەیە کار بکەیت؟ ڕاستی بۆی خوێندنەوە من تەنها ئۆفەری کارم ڕەت کردێتەوە. واتە دوای بەدەستهێنانی ئەوە؟ لە دوای بەدەستهێنانی ئەوە و لە پێش ئەوە چونکە من نمونەی کارم هەبوو لەم 5 ساڵەیە نەچەنا پێشبڕکێی کەشە بەشداریم کردووە، لەبەرەوە ئۆفەری کارم هاتۆتە بەردەم بەڵام لەبەر خوێندن نەمتوانێت. باشە کاردانەوەی خێزانەکەت هاوڕێکانت مامۆستاکانت کاتێک تۆ بەشداریت لەم پێشبڕکێیە کردووە ئاستەکەمیت بەدەستهێنا کاردانەوەیان چۆن بوو؟ ئایا خۆش بوو؟ هاوکارە بوون لەگەڵ تا؟ لە سەرەتادا کە من بەشداریان پێشبڕکێیەم کرد
کەس بڕوای ناکرد چکە من لەو تەمەنەیە و بمێ مناقەسەی ئەو هەموو زانکۆ و کۆمپانیا گەورانە بکەم بەڵام کە دوای نەتیجەکان هاتەوە بە دڵنیایەوە زۆر خۆشحاڵ بوون و زۆر پیرۆزباییان لێ کردی. زۆر باشە ئەو پێشبڕکێت کە ئەنجامدا پێما دێت هەموو ساڵێکم پێشبڕکێ ئەنجام دەدرێت تۆ ساڵانی ڕابردووت بەشداری کردو کە نتوانانی وەکو ئێستا لە یەکەمە دەستێنین لە ئاستی عێراقدا. من ئەمە سێم ساڵم بە بەشداریەکەم سوپاس بەخوا ساڵەکانی پێشکەنیمە دەیەکی بەرز بەدەستێن. واتە هەموو ساڵێک ئەنجام دەدرێت. بەڵێ چۆن بتوانن ئەوانی کێگویان لێمە ئێمە ئەگەر حەتکەن لە باری تەکنۆلۆژیاوە کە تۆ بەشداری پێشبڕکێتی وا بکەن چۆن بتوان بەشدار بن؟ پێشبڕکێتە ساڵانە لە 24 دووە دەستێکە 24 بن ئەتوان لە وێبسایتی گوگڵ ئیمێڵیان بۆکە ئەتوان لە وێبسایتی گوگڵ خۆیان تۆمای. زۆر باشە سەبارەت بە ئەو خەڵاتی کە گوگڵ پێشکەشی دەکا شمولی ئێوە ناکات تەنها یەکەم و دوم سێمە چۆنی خەڵاتەکەەوە خەڵاتەکە چییە؟ واتەچنە ڕیزبندی جیهانیەوە بەداخۆ لە بەرەوەی من پلەی 390 کەنەوە پلەکانی گوگڵ کە خەڵاتیان ئاەتە پلی یەکەم تاکو پەنجەیەمینە کە یەکەم تا پەنجەیەم ئەچنە ڕاوندی دواتر لە ڕاوندی دواتر ئەبنە براوەی چەنە خەڵاتی مادی و گەری ئەوەش کە بچنە کۆمپانیاکەوە لەوێ دەستم بەکار. بەڵام پێم وایە گوگڵ خۆی ڤیدیۆیان کردو بوون لەسەر ئاستی عێراق و بەڵێ ناوی بەڕێز و ئەو CV بەڕێزانی پێشکەش کردوکە ئەم ساڵتوانین هەبێت ئۆرگەنایزکەم یعنی کەسانێک بتوانن بەشداریکەن لە بەهۆی منەوە بەناوی AP گروپ و لەبەر ئەوە گوگڵ هەمێ زانیاری لێمە وەرگرتە ئێمە چ شتێکمان بەلای گوگڵ هاشکۆتەوە بەلاو مویمە و لە هەر یەکێک لە هاپ ئۆرگەنایزەرەکان لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی تورکیا وڵاتانی دیکە ڤیدیۆیەکی دروست کرد و دایناوە لەسەر وێبسایت. کاگارن ئەبێ پرسم بەڕاستی کە ئێمە قوتابیان کورد یعنی ئێمە کەسانی زیرەکمان هەیە لە بواری تەکنۆلۆژیا توانای داهێنان و گۆڕانکاریان هەیە توانیانە بەشداری لە زۆر پێشبڕکێیانەکەن و ئاستێکی بەرجان هەبێ یاخود ئەمە زمینەسازی بۆ نەکراوە چکە دەوترێت ئەمە قوتابی وامان نییە خۆت کەم من ئەوانی کە توانیانە کاریگەریان هەبێت زۆر جار کە داهێنانێک دەکرێت لەیان دەنجێتەوە لەبەرەوەی پشتگیری ناکرێت تووشی ساردبوونەوە و کۆمەڵێک شت دەبێتەوە. تۆ ڕە چۆنەوە وایە کە کەسانی زۆر سەرکەوتوو هەبوون لەباری تەکنۆلۆژیا بێگومان لەسەر ئاستی کوردستان و عێراق چەنا کەسی سەرکەوتووش هەیە بەڵام ئەوەیە لەبەر ئەوەی کە بەدوای هەوڵی پیا و بەدوای پێشکەوتنە ناچن ئاسیان دادەبەزێت یاخۆت تااقەتیان لە کارەکە نامێنێت. من لەم چەند ساڵەی کە هاتوومەتە دنیای تەکنۆلۆژیا تووشی چەنەها ڕەخ نەبووم چەندها جار لیستیمە واز بێنم بەهۆی قسەی خەوتەوە بەڵام سوپاس بۆخوا هەر لە کۆتاییە هەوڵم ماوە پێشەوە بچم و هیچ کێشەیەکم نەبوو. لە هەرێمی کوردستاندا سەنتەرێک یاخود ڕێکخراوێک هەن کە پاڵپشتی ئەم جۆرە بابەتانە بکەن یاخود ڕاهێنان بە کەسانی بکەن کە بەهرەی تەکنۆلۆژیایەکە بەهرەیەکی تایبەت و تایەکە پەرە بە بوارەکەی خۆی بدات لە تەکنۆلۆژیادا. ڕاستی چەند پێشکەشەیە لەسەر ئاسی کوردستان کە لەلایەن ڕێکخراوەکانەوە ساز دەکرێت بەڵام کێشەکە ئەوە بووە کە بۆ تەمەنی من نادەنجێت. من 3 ساڵە بەشداری ئەمە بەشداری چەند پێشکەم لەسەر ئاسی کوردستان یاخود چەند پرۆژە بەڵام لەبەرەوەی کە تەمەنیان ئەبێ سەر و 16 ساڵ نەتوانێت بەشداری بکەم. تۆ ئەم بابەتانە و قوڵبوونەوە لە تەکنۆلۆژیا و ماوەی چەند ساڵێکە خەریکی ئەم بوارەی شتان نەبووە ڕێگە لە پرۆسەی خوێندنەکەت هێشتووکە کاریگەری نەبێت لەسەر پرۆسەی خوێندنەکەت؟ من هەمیشە هەوڵم ماوە کە چەندێک گرنگی بم بە تەکنۆلۆژیا ئەو نەش گرنگی بە خوێندنەکەم خۆ لەبووی زانستە دەخوێنینە؟ بەڵێ و لەبەر ئەوە سوپاس بخوا تا ئێستا هیچ کاریگەریەکی وای نەبووە لەسەر خوێندنەکەم ئەتوانم بڵێن بەعەکسەوە وای لێکردم زیاتر گرنگی بم بە خوێندنەکەم و زیاتر بتوانم بەرز بکەم. بواری تەکنۆلۆژیا بوارێکی زۆر فراوانە زانستێکی قوڵە پێویستەکە تا زۆر زانیاریت هەبێ حەز دەکەیت تەنها لە بوارێکە خۆت ببینیتەوە پەری پێدەی لە داهاتووکە یعنی پلانە هەیە بەشداری پێشبڕکێی کرد بکەیت؟ ڕاستی لەبەر من لە سەرەتادا ویستومە ئیش بکەم کە دەستم هاتوومەتەم دنیای تەکنۆلۆژیاوم لەبەری کەس نەبووە لە تەمەنی خۆمە بتوانێت لەگەڵمە ئیشکەم مەجبور خۆم فێری زۆربەی شتەکانی باری تەکنۆلۆژیا کردەوە و گرافیک دیزاین مۆشن گرافیک دیزاینە لەگەڵ وەبسایت دروستکردن بۆ شێوێ من هەوڵم ما گروپێک دروستکەم وەکو کۆمپانیایەکی ئۆنلاین بتوانم چەند وەبسایت یاخود ئەپلیکیشن بۆ خەڵک دروستکەم. زۆر باشە ئەم دەستکەوتەی کە پلەیەکەن بەدەستهێناوە لەسەر ئاستی عێراقدا و لەگەڵشیدا خۆت ئەو بەهرە باشەکەی لە بواری تەکنۆلۆژیادا لە
ساڵانی داهاتوودان ئینشاءالله کە تەمەنگەست و دوای 10 ساڵ لەوێ لەمەوە دوایەوە کار و چالاکی زیاتر لەوانە دەست پێ بکات. پێت وایە لە چ بوارێکە دەتوانین خزمەت بە کوردستان بکەین؟ من کە سەرەتاش دەستم پێ کردو هەمیشە هەوڵم ماوە کە وڵاتەکەی خۆم یاخود ئەو شوێنەی کە لی دەژین زیاتر خزمەت بەوە بکەم و لەبەر ئەوەشە کە بەژای چەنا پێشبڕکێ چەنا پرۆژەشم کردووە بە ناوی کوردەوە کردومە کە من ئێستا لەسەر ئاسیچیان بە ئارە کورد ناسنەوەم کە من زۆر گرنگیم بە کوردستاننەوە و لەبەرەوە ئیشەڵڵا هەمیشەش هەوڵدەم پشتیوان بەخوا کە ناوی کورد بەرزکەمە. کاگارۆ بەڕاستی سیستم خوێندن لە کوردستانە تا ڕابێت لاواز بووە و یعنی زۆر جار ئێمە بەرنە هەر لە مناڵەوە کۆمەڵ زمانە خوێندن خوێندندا بەڵام زیاتر خوێندن تاواکەین ڕەنگە هەر کەسمان لە زمانانیان هەبێت ئەم وزگار چێ بۆ گەنجان چەند توان فێری زمان بن چۆن بتوانین پەرە بەخۆیان بن واتە سەرڕای ئەو دۆخێک کە ئێمە هەلێکمان بۆ نەڕەخساوە چۆن بتوانین کار لەسەر خۆمان بکەین و ئیتر چاوەڕێی ئەوە نەبین کەسانی تر دەستمان بگرین بەڵکو خۆمان هەکارەبین بۆ سەرکەوتنی خۆمان. زۆربەی گەنجان فێری ئەوە بوون کە دەبێت لە شوێنی خواندانیشن و کارەکە بێتە بەردەمیان بەڵام زۆربەی بەشێکی کەشی هەمیشە هەوڵ بە دوای ئێوەیە گەڕن کە خۆیان ئیشەکە بۆ خۆیان دروستنیان خۆت هەوڵێن کە ئەوان ئیشێک بۆ خۆیان دابین بکەن بە دروستنی کۆمپانیایەک بۆ خۆیان یاخود ئەتوان لە ئیشێکی بچووکۆ دەست پێکەن و لە دوایەوە بتوانن ئۆفیسێک کۆمپانیایەکی بچووک دروستکەن و کاتێک ئەبینی لەسەر ئاسی کوردستان لەسەر ئاسی چیانی پێش ئەکەن. زۆر باشە دوایەوەی کەم ناسراوە دەبەزێنە لەسەر ئاستی لایەنە کوردارەکان و حکوومەت و ڕێکخراوێک دەستگایەک هیچ کاردانەوەیتان هەبوو هیچ ڕێز و بازنامەیەکە بۆ هەست لەلایەنە سیاسەکانەوە نەخێت بەس لەلایەن زانکۆ حەیوانەوە و کاناڵەکانی کەش هەوڵیان ناوە هەمیشە پشتگیریمانکەن بەڵام لە وڵاتانی کە ئەگەر کەسێک ئاوا پلێکی وا بەرزتە دەستێنن ڕێزلێنانی لێگرن ئێستا بۆ نمونە لە بەغاتنا کۆمپانیا بەشداریان کردووە کە لەوێ هەوڵیان ناو مەراسیمێک بۆ خۆیان سازکەن یەکەم و دومی سێمی ئەو مجموعە خەڵاتکردن لەلایەن خۆیان لە کۆمپانیاکان واتەکە جەرگەنێکی باشە بەڵێ لەسەر ئاسی کوردستان زۆر باشە دوای ئەوی کە بزاری پێشکە تا چەندێک هەوڵ جاوە کۆنتاکتی هەبێ لەگەڵ ئەو کەسانی کە لە بواری تەکنۆلۆژیا ئیشەکەن جا ئەو کەسانە بن کە بەزاری پرۆژەکان کردووە یاخۆت کەسانی تر بن کە تۆ لەگەڵیانە کار بکەی دروست یاخۆت پرسیاریان لە پێ زیاتر لە بوارەکە خۆتا فێر بوو تا چەندێک ئەم پەیوەندی هەیە من هەمیشە پەرم بۆیە کۆنتاکتم یاخۆت پەیوەندیەکانم لەگەڵ کەسانی دەوری دەرما زۆر باشە چونکە لە بواری تەکنۆلۆژیا تۆ چنا زۆر کێشەیەکە بەردەمە لەبەرەوە تۆ بێ پەیوەندی باش بێت لەگەڵ کەسانی ئەو بوارەیە بۆەوەی بتوانن یارمەتی بدەن لەبەرەوە سپاس بۆ خۆکە میتوانیمە پەیوەندیم لەگەڵ چنا کەسی شارەکە هەبێت لەم بوارە. کاکارە تۆ لە مناڵیەوە هەستی کردەوە کە بەهرەیەکی تێدایە لە بواری تەکنۆلۆژیا و پەرەو کردەوە تا چەند گرنگە هاوڕێکانوێت کەسانی دیکە کە بەهرەیەکی تێدایە مەزیە لە تەکنۆلۆژیا بێت دەر بابەتێکی دیکە بێت وەلای نەنێت و پەرەی پێ بدات بۆ منە تۆ پێم وابێ لە دەورەیەکی کۆسڵی ئەمریکا و بەشداری کرد برادەرەکان وازیانێنێت و هەر پەرەت پێدەوە بەردەوام بوویت ئەمە تا چەند گرنگەکە بەردەوامیدان بۆ بەهرەی کە لە خودی خۆتا هەیە. ڕاستی کە من بەشداری پێشبڕکێیەکی کۆسڵی ئەمریکا لەگەڵ ڕێکخراوێکی کوردیا کرد پێشبڕکێ ئەوە سەرەتاکانی هاتنی من بوو بۆ ناو تەکنۆلۆژیا کە پێشبڕکێکی زۆر سەرەتایی بوو لەسەر پرۆگرامینگ کەش کۆدینگ بلۆک بوو تەمان دیاریکرا بۆ کاتەش نەخێر ئەوە پیاوە بوو بۆ هەموو تەمەرەکان بۆی ئێمە بێن لە دنیای تەکنۆلۆژیا کە ئەتوانم بڵێن سایانەوە و هەشتی ئەو بەشداربووانی ئەوێ لە دوای پێشبڕکێکەوە وازیان لێدا یاخۆ ساردنەوە بەڵامە سایە دووی بەردەوام بوون لەگەڵێ ئێستا من گەشتمە ڕاستە یعنی لەو پێشبڕکێەوە هاتمەوە واتە زۆر گرنگە کە کەسێک بەهرەیەکی پێدا و پەرەی پێ بدات سەر ڕێ و ئاسیندانی بۆ تۆ دروست بوو خۆشە باسی تا ڕابێت سەرخنیخۆ بوویتەوە تووشی ناڕەحەتی بوویتە وڵات و کاتێکی زۆرێدا فێرکردنەوە بەسەر بۆت بێت ئەمە چی لە تۆ دروست کردووە چی بە تۆ بەخشی ئەمە وای کرد کە ئەزمونێکی تازە بۆ تۆ دروست بێت کە ئیتر لە داهاتووە کۆمەڵە شتێ کارت تێ نەکات بتوانین باشتر هەنگاوبنی بۆ داهات من ئێستا 3 ساڵ پێش ئێستاکە من بۆ منە کە لە تەلەڤیزیۆن دەرەکەم هەنێکە ساڵ چۆنە شەرم ناکەی من 3 ساڵ پێش ئێستا کە هاتە دنیای تەکنۆلۆژیا بە کەیفێکی فێرکاری هاتمە دنیای تەکنۆلۆژیا کە لەوێ بە ڤیدیۆ فێرکارین بۆ خەڵک دانا کێشەکانی خەڵک پرسیارەکانی خەڵکی چارەسەرکرد لەبەرەوە کە من هاتمەتە دنیای تەکنۆلۆژیاوە کە من ئێستا تەمەنە 15 ساڵە توانیمە زیاتر پێبکەم نەشم زیاتر فراوان تەمەنێکی کەمە و ئەزمونێکی بەڵێ ئەتوانم بڵێم کە من ئەزمونم زۆر زیاترە وەک لە تەمەنەکەی خۆم 15 ساڵ یعنی ئەتوانم بڵێم ئەزمونم زۆر زیاترە لەو کەسانی کە 15 ساڵم لە تەمەنی
ئەگەر کەسێک کێشەیەکی بۆ دوو لە بۆی تەکنۆلۆژیا تۆ لە چ بوارێکە زیاتر دەتوانانی مەسەرەن کێشەیەکی بۆ هەلقی یاخود خۆت وەکو خۆ ئاماژی پێ دەکەی دەڵێی لە ڕێگەی ڤیدیۆ پێیجێکەوە توانیمە ئەو کەسانی کە کێشیان نەبووە فێرکاریان پیشان بم کە کێشەکەیان چارەسەرکەن کام جۆرە کێشانە تۆ دەتوانی یارمەتی خەڵک بی کە چارەسەری بکەن بواری تەکنۆلۆژیا زۆر فراوانم لەبەرەوە کێشەکان جۆرا جۆریشن من بەحەسەب ئەوەی کە من فول ساک دەڤلۆپەرم کاتوانم زۆربەی شتەکان دەڤلۆپ بکەم دروستیان کەم ئەتوانم لە زۆربەی بوارەکانی کێشەکانیان بۆ چارەسەر بکەم لەو زمانانی کە من تیا شارەزان بێتمە لە جیهانداەوە بە تایبەتی تر لە هەرێمی کوردستاندا سکیورەتیکی ئەوەندە بەهێز نییە بۆ بابەتەکانی سۆشیال میدیا بۆ بابەتی هاکردنی سایتی کۆمەڵ بابەتی دیکە ئێستا دەکرێ مەسەلەن ئەو بابەتە لە هەرێمی کوردستاندا پەرەوە بگرێت یاخود سکیورەتێکی باشە بێت بتوانێت ئەو دەستەی کە هەمیشە هاکە لە سۆشیال میدیا لە بابەتەکاندا جێبەجێ بکرێت ڕاستی کە ئەم کێشانە بەڕووی خەڵکی کوردستانە بێتەوە زیاتر ینی کەم زانی بەکارهێنەرەکەیە تۆ کەسەکە ئەگەر ئاگداری موبایلی خۆی بێ ئەگەر ئاگداری ئەو ئیمێل یاخود یوزەرنێمە بێت کە پێی بەشداری خۆی تۆمارەکە بۆ ئەو سۆشیال میدیا فەیسبوک لێ ئینستاگرام بێ ئەوە کاتە هەمیشە بەدوو ئەگەر لەوەی کە هاک بکەین کە تۆ کاتێککە موبایل لای کەسێ دەجوێنێ یاخود کە تۆ یوزەرنێمەکەت پێی بە کەسێکی پێ خود پاسوەردەکان موالیدی خۆتە زۆربەی توانم بڵم زۆربەی ئەو کەسانی کە فەیسبوک بەکارێنن بە موالیدی خۆیان فەیسبوکەکە ئەڵێن ئەگەر پاسوەردەکە دوور و درێژترین پاسوەرد یاخۆت ئەتوانین بڵین کە پاسوەردێک دامێن هیچ عیلاقەیەکی بە ژیانی تۆ نەبێت کوێسە ئێمە سۆشیال ئینجینیەرمان هەیە کە هەوڵ ئەیە ناو موالیدوانە شتێکی دیاریکراون یعنی ڕەنگە زۆرمان بیزانن بەڵێ سۆشیال ئینجینیەرینگمان هەیە کە کەسانێکە هەوڵ زانیاری دەربارەی کەسەکە دەکەن لە ژیانیانە و ئەو زانیاریە دلی کۆڵنەوە بتوانن بچنە ناو ئەکاونتەکانی کەسەکانەوە بۆ زانیاریانەی کە دەستیان پێێت لەبەرەوە توانم بڵێن کە سانەوەی کورد پاسوەردەکانیان بەنای خۆیانەوە بە موالیدی خۆیان باشە کاک ئارە من پێم خۆشە بزانین کە ئێستا ئەو پێیجە ماوەوە کار ئەکەی لەسەر ئەوەی فێرکاری بڵاوکەیتەوە یاخود ئەگەر دەرفەتی هەبێ دەستگەر لە خوێندن بتوانین کەسانی تر لەباری تەکنۆلۆژیا کردی کە دوجار کە تۆ زانستێکت پێ بوو باشترینشت ئەوە بووی مانەوەی بۆ پەرەدەدانی کە کەسانی تری پێفێر من دوو پیجم هەیە لە ئێستا پیجێکیان بۆ بواری پرۆگرامینگە کە دروستنی وێبسایت ئەپلیکیشنە و پیجێکی پیان بۆ بواری دیزاین کە لێوەی من دیزاین بۆ کۆمپانیەکانەکەم یاخود دیزاین بۆ دوکانێکەکەم بە ئۆنلاین زۆر باشە کاگا ڕستێکی دیکە هەیە لە هەرێمی کوردستاندا لە بواری تەکنۆلۆژیا بچووکترین شت ئێستا کۆمپانیای یان لایەنێک داوای پارێکی زۆرەکەن تۆ توانیتە لەو بەهرەی خۆت بەشێکی بکەیتە هاوکاری بۆ خەڵک مناڵم هەر هەموو چونکە دەتوانین تۆ دوجار پێویستە پێویستی وە بتوانین لەو بواری خۆتە ژیانی خۆت بەڕێتە بەڵام تا چەند گرنگە بەشێکی دابینکی بۆ هاوکاریکردنی خەڵک کە بێت پەنا بۆ تۆ بەرێگەر کێشەیەکی بوو چارەسەر بکەین بێگومان کاتێککە کەسێکی پرسیارێکی هەیە بۆ نمونە زۆربەی تەلەبەکانی پۆلی دوازەکە کاتێک تەخەڕوجەکەن نامەم بۆ ئەنێرن کە ئەیانێ بێنە دنیای تەکنۆلۆژیا یاخود بچنە بەشی ئایتی یاخود کۆمپیوتەر ساینس لەوێ پرسیار لە منەکەم من هیچ پێویست ناکەم کە من بڕە پارە لەوان وەرگم کە من کە هاوکاریانەکەم شتێکی مرۆڤانەیە و من بە خۆشحاڵیەوە یارمەتیانێن و ئەگەر هەنێکدا بۆ نمونە پیجێکی ئاینیە بۆ شوێنێکی ئاینیە داوای یارمەتیەکەم دروستکردنی وێبسایتان ئەپلیکیشن بێت بێگومان کە من هەڵدەم زۆر باشە کە لە چی هاوی ناداوت لێ بکرێت بچیت ینی پول بڵیتەوە سەبارەت بۆ بابەت تەکنۆلۆژیانە کەسانێک داواز لێ بکەن بە شێوەی دروستنی شتیان پێ بڵێت ئامادەی چیە بێگومان هەڵێن شتێکی دیکەمان بیر نەچێت خێزانەکە دایک و باوکت ڕۆڵێکیان هەبوو لەوەی کە توانە بەم پەرە بتوانای خۆت بری و بتوانی خۆت لەم بابەتانەدا بدۆزیتەوە و زیاتر توانەکانت گەورەتر بکەیت بێگومان ئەگەر خێزانەکەم نەبووایەتەوە پشتگیریە و ئەو یارمەتیدانەی ئەوان ئەیکەن باوەڕ ناکەم هیچ کەسێکی کەتوانی دایکی بۆ منی بکە چونکە من لە دادبینکردنی تەکنۆلۆژیا ئەو ئامێرانەی کە بەکارێنم و لە بواری سەپۆرتکردنی مادیەوە ئەوان هەمیشە لەگەڵ مابوون لە سەپۆرتکردنی معناویەتە چەناجاوی سومە واسێنن ئەوان پشتگیریان کردن یارمەتیان ناوکە هەمیشە بەردەوامن لەبەر ئەوە من ئەوەی کە لە ئێستا پێی گەشتم هەموو یەگەڕێتە بۆ خێزانەکە
باشە زۆر جار گەنجان گرفتی ئەویان هەیە خۆش ئاماژەت دەدات بابەت تەکنەلۆژیەکان تا ڕادێ پێویستی بە مادەیە و تۆ پێویستە تا کۆمەڵی ئامێری باش و عادەتەن ئەو بەرنامانەی کاری لەسەر ئەکرێ قورسینە تۆ ناتوانین هەموو ئامێرێک بەکار بهێنین بۆ بەکارهێنانیان تا چەندێک زۆر جار گەنجان گرفتی ئەویان بۆ دروستە بێ ئامۆژگاری تۆش چێ بۆیە ینی یەکسەر ئێمە بچین لە ئامێرێکی زۆر بەرزەوە دەستەکەین یاخود ئەو تا هەنگاو بە هەنگاو لێش خۆ بەسی تاریخ کە خۆمان هەر لە مۆبایلێکەوە کەمین بەکاری ئەهێنن ئەو خەلەلانەی کە گەنجان هەیەە کەیانە دنیای تەکنۆلۆژی ئەو وازان کە یەکسەر ئەبێ بچنە سەر کۆمپیوتەرێکی گەورەیە ئامێرێکی بەخۆت بەڵام ناتوانین لەسەر مۆبایلەکە تۆ لێ ساو دەستی بەکار توانین لە لاپتۆپێکی ئەحتیاجی لاپتۆپێکی شۆ دەستی بەخیش و لەوێەوە کە کاتێک بڕەپارەیەکە دەکەوت توانین کۆمپیوتەرەکە و بەخۆتێکی باشترکەی کە ئەوە باشترین شێوازی دەستپێکردنە زۆر باشەکە کارۆ ئەمە هیچوان نەماوەگەر پەیامی شتێکی هەبێت ئەمە لە کۆتاییە سوپاسی قوتابخانەکەم و سوپاسی خێزانەکەم و سوپاسی کەناڵی پەیام کە بانگێشتیان کردین بۆ ئەم چاوپێکۆشتنان زۆر سوپاسان زۆر سپاس بۆ ئاڕۆدانە قوتابی سەرکەوتوو لە سلی منداڵەتی عێراقی لە بواری تەکنۆلۆژی ئاسپازەوەی کە ئامادەبووی زۆر باشە ئازان و خۆشەویستان دیتێکمان هەیە لەبارەی کردنەوەی فستیڤاڵێکی بەهارەی خوانی بەخشەران لە چەمچەماڵ پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین. لە پارکی شەهید دلاوەر لە قەزای چەمچەماڵ فستیڤاڵی بەهارەی گروپی خوانی بەخشەران بۆ جاری دووەم بەڕێوە چوو. لە فستیڤاڵەکەدا گرنگی بە دروستکردنی خواردنا کوردەوارەکان و کاری دەستی خانمان و بەرهەمی جۆراوجۆری خاوەن پیشە جیاوازەکان دراوە. وێنە و تابلۆ جۆرا و جۆرەکانیش بەشێکی دیکەی فستیڤاڵەکەی ڕازاندبووە. خۆشیم بۆ ڕێکخراوەم ساڵە هەیە ئەمە کارێکی پیرۆزە بەتابەت لە بەرەوەی داهاتەکەشی بۆ مناڵی بێ سەرپرشتی ئەمە جێی دەستخۆشیە بە هیوان هەم گرنگی خۆی هەبێ بەردەوام نەک ڕۆژێ بەردەوام دەکەی زیاتر بێت و لە ساڵان ینی لە ساڵێکا با دوو جا سێ جا چوار جا ئەمە دووبارە بکرێتەوە هەم هەندانێکە بۆ داهاتەکەی بۆ ناڵی پێ سەرپەرشتی سەرفەگرێ هەم ئەو خاوەن بەرهەمێنەش ئەبێتە هۆی سودبەخشی ئیسفادەی خۆیان. ئێمە لێرەوە کاری دەستی و گوریستاجی بەشداربوومە زۆر سوپاسی خوانی بەخشەران دەکەم کە ئەم پێشانگەیان بەکردنەوەی ئەم جۆرە پێشانگەیانە هەم هەلێکە بۆ ئەوەی هاوکاری مناڵانی بێباو بکەین هەم ئەو خاتونانیان لێرن بە بەهرەکانیان ئەخەنە کار و پرۆژە بەکاری دەستی بێ بەخواردن بە هەر شتێ بێت ئەتوانن پێشکەشی خەڵکی بکەن. بە کولیچە و شیرینی بەشداریمان کردووە. بەرهەمەکانی ژەمەی بەرهەمی خۆمانن دەستکردی خۆمانن لەم جۆرە فستیڤاڵانە کە ئەکرێت بە تایبەت بۆ ئەو گەنجانەی کە لە ماڵەوەن خوێندنیان تەواو کردو لەبەر ئەوەی کە تەعین نەبوون ناچار دەستیان یاوەتە ئیشێکی تر بۆ ئەو گەنجانە زۆر زۆر کارێکی باشە ئەتوانن بەرهەمەکانیان بخەنە ڕوو ئەو کەسانی کە پرۆژەی بچووکیان هەیە ئەتوانن بناسرێن. ئەوەی ئەم فستیڤاڵە لە فستیڤاڵەکانی ترجیا دەکاتەوە ئەوەیە کە داهاتەکەی بۆ منداڵانی بێباوک دەبێت یاخود بۆ ئەو پرۆژانەی کە خزمەت بە منداڵانی بێسەرپەرش دەکات. لەلایەکی دیکەشەوە لە فستیڤاڵەکەدا هەلی کار بۆ ژمارەیە خانەوادەی بێسەرپەرشت ڕەخسێنراوە. کۆمەڵی گەنج کۆمەڵی فرەت و گەنجی خۆبەخش لەم گروپەیە خۆیان بەو کارە هەڵەسنواتە و خوانانی کە ئێمە هەمانە لێرە ئەمڕۆ خواردنی کوردەواریەکان زۆری ئەوەیە شیرنی و هەروەها ئیشی دەستی و ئەوانە بە زۆری لەم پیشەنگایە هەیە هەموو خۆیان دروست دەکەن و بەس ئەوەی تایە داهاتەکەی بۆ پرۆژەی منداڵانی نازدارانە زۆر بەبەستمانە ئێمە لەو پرۆژانە بتوانین پرۆژە بۆ نازداران بۆ خێزانەکان ئەو ماڵانی بێسەرپەرشتن خۆمان پرۆژیان بۆ بکەینەوە تاکو بتوانن خۆیان ئەم جاتوانەکانی خۆیان بەکاربێنین. ساڵانە و بە تایبەت لەگەڵ نزیک بوونەوە لە وەرزی بەهار دەیان فستیڤاڵی هاوشێوەی ئەم چالاکیە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. بە وتەی هاوڵاتیان و بەشداربووانیش بێت ئەم جۆرە فستیڤاڵانە دەرفەتێکی باشە بۆ ڕەخساندنی هەلیکار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان لەلایەک و
هاوکات گرنگیدان بە بەرهەمی ناوخۆ و کاری دەستی خانمان لەلایەکی دیکەوە. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ چەمچەماڵ. دووبارە سڵاوتانێ بێ دازان و خۆشەویستان ئیدی لەم هەفتەیەوە و دەوزە هاوڵاتیان ڕوو لە شوێنە و سەیرانگاکان دەکەن بۆ گەشت و سەیران بەڵام ئەوەی کە دروستە و باشەوەیە کە چۆن مامەڵەیەکی دروست و ڕێکوپێک بکەین لە گەشت و سەیرانەکانماندا چۆن هۆشیاری هاوڵاتیان لەوەیە بێت کە گرنگی بەو بابەتە بدەن کە هەمیشە پاک و تەمیزی شوێنەکان ڕاگرن وە لە هۆشیاریان هەبێت لە بابەتی زانیاری وەرگتن لە سەیرانگاکان و ئاگاداری کۆمەڵی بابەت بن کە بۆی کە زیان بە سروشت و بەو ناوچە گەشتیارانە نەگەن کە لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا هەیە. گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاگارامشوانی و تەبێژی بەڕێبەرایەتی گەشت و گوزاری پێمانی کاگارانیان زۆر بەخێر بێت. بەخێر بێت. کاگارام ئەگەر لەوە دەست پێ بکەین تا چەند گرنگە هاوڵاتیان هەمیشە لە گەشت و سەیرانەکانیاندا مامەڵەیەکی دروست جێبەجێ بکەن. دەبینین کە زۆر جاذبی وا دەبینین لە سەیرانگاکاندا ئەوەندە زوبڵ و خاشاک و زۆر شت فرێدراوە هەر دێز و سەیرانگا لەو شوێنە دەکەیتەوە. تا چەند گرنگە کە ئەم مامەڵەیە و ئەم هۆشیارە لە نێوان هاوڵاتیاندا هەبێت. یەک لە گرفتە هەرە سەرکیەکانی ئێمە لەگەڵ هاوڵاتیانی خۆماندا من دەستخۆشی دەکەم پێکم جارە ڕاگەن نووسارێکە ئەو بابەتە وروژێنێت ناڵێک گەشتیار ئەڵێ هاوڵاتی کە هەمیشە هاوڵاتیە ناوچە گەشتیاریەکانمان سەرنجەکانمان لێران کاتی سێکات پاشەڵەکانی خۆی جێڵە بە شوازێکی ناکەن بدوست ناژنگەی نائینسانی بەڵام ئەوەی کە هەیە گەشتیار میوانێکی شەرمنە گەشتیار هیچ کاتێک شوێنتیز ناکات سەیری هاوڵاتی وڵاتەکە خۆی دەکات ئەو چی پێی زەوە دووبارە ئاکاتەوە. گرفتی سەریشێمە لەگەڵ ئەوەدا کە هیچ کەس بە خەمیەوە نیە یعنی هەمووی وازانە ئەمە خەمی تەنها کەسی گەشت و گوزارە نەکرد ئەمە خەمی مامۆستایی ئاینیەکە لە بەهاراندا دوو بکاری هێنیان تایبەتکەن بە حاڵخان ڕاگەتنی ناوچە گەشتکارەکان ژینگەیەکان کاری مامۆستایی ناودەکانی خوێندنە خوێندکارەکانیان ڕادهێنن لەسەرەوە کاری دەزیەکانی ڕاگەاندنە لەو بەهارانە مەسەن هەڵمەتی شاوی ڕادێنن بەڵام بەداخۆ بەگشتی لە ئاستی پێویستدان نەبووە ئێمە هەرچەند ڕێنمای بڵاوەکەین هەرچەند لە هەموو پێشەنگاکان لە هەموو لە کۆنفرانس سیمینار لە هەموو بەرنامەکاندا هەموو شوێنێک ئەم ڕێنمایانە داواکەین لە هاوڵاتی تکایە ئەمە تەنانەت لە ستبەی نێومە لە بازگەکان پیسی خۆڵیشدا ڕێژ دەکەین ئێمە نەک ئەم ساڵە هەموو ساڵەگە و ساڵێکەمان هەبووە بنمونە لە بازگەی کە داخلی شارستی دوکانە یەک بنمونە ئەمە بە دقیق بە ژمارە مەسەلەن 15,000 پیسە خۆڵمان دابەش کردووە لە وتم بەلانێکە بەنام بازگە کاتیە قەڕن داوای پیسەی خۆڵی کردبێت دوانمانیاوەتێکمانەمە پیسەی خۆڵ کە پاشەڕەکانی خۆت بکەرەوە نایی لە شوێنی خۆی بەس بۆمان جێبێڵە بۆ خۆمان دوێتن کۆیەکەن و لەو ناوچانەی سنووری شارۆچکەی دوکان باوەڕتان هەبێ سەفات دەی دانەنراوەتەوە لەو شوێنانەوە بەکار نهاتە پیسە خۆڵەکان چۆن مانیاوەتێن ئەو بردوێنێتەوە بۆ ماڵەوە یعنی بە نمونە بە وێنە بە ڤیدیۆ لە لامان هەیە ئەچی لەسەر سین و سفری خوانی واکە دانراوە لەو ناوچە گەشتیاریانە باوەڕ کە ئەگەر خێزانێک هیچ خواردنێکیان تێ نەبێ خواردنیان بیرتوێ لە شارۆ بیهێنن زۆر ئامادەی ئەو سفرێ ڕێک و دامنیشی لە شوێنە دەستی بە ناخواردن یعنی ئەمە بێویژدانانە ئەو خواردنە جوانە بەجێڵن یا خودی ژنگەی پێویستەکان یعنی مشکلەکە لەوەدا نییە بەڵێ وەڵا تۆ ئاستی هۆشیارەکە کەمە ئەسڵ ناتوان بڵم هەر نییە نەکەمە بەداخۆ لەبەرێکە تۆ پیسە خۆڵەکەشی بۆ کڕی هەڵمان نەزانێت حکومەت مەکوجبوونی خۆی ڕاگەاندووە لە بوونی بودجی پێویستە لە نەبوونی پارەی پێویست بۆ دابەشکردنی موچایە بەڵام بۆ حاڵەشەوە ئێمە پیسە خۆڵ دابەشەکەین یعنی چی تێژێت تۆ پاشەڕەکەی خۆت پێ بناو پیسە خۆڵەوە هەومان ئەبینین هەومان خەڵکی ئەم شارە خەڵکی ئەم وڵاتین هەومان خوشکی برای کەسوکاری یەکردین سەرسی لە سناپی ئەمۆتە ئینستاگرامی ئەوە هەزار وێنەی جوادانە لە ڕێستۆرانتەکە بە مسەقفانە دڵ فێزەیتون چایکە بە چوار لە تۆ ئەنجا بە تەپاڵک ئەی خوارد هەر ئەو شخصێ بیانەکەتە سەیرانەکە ئەوە نمونەکەیتی کە جێ ئێڵێ یعنی چی خۆ مرۆڤێکی ترنی لە ئاسمانە دابەزی بێت و ئەمە ژینگەی مەفیسات مشکلی ئێمە لەودا نواندن ئەکەین نواندن ئەم نواندنە خۆڕ کوورە بەسەر هەموو مانە لەبەر حدیث نابەکەمە لوتە مستەقر دەبچین ئەسەن خواردنێکی بزا بە نمونە و وڵی ترخێنەی ئەوروپی وایە ئەوان تاکە خواردنیەوانەکەوە بێ کۆسکی تەپاڵی خۆنم دەستی لەسەر پیسەکەن ئێمە بۆی خۆی وابشامە زۆر یعنی ئەتەکێتی هێ لە خواردنە قاشێکی زاکەوە پانگۆ لەکەەوە بە نەرمنیانی خۆ هەرو شخصە بەیانێکە گەشت و سەیران شوێنەکەی خۆی وا پیسەکە و تۆی کە بڵێ ئەمە ئیتر
ئەسان شاری نەبینی بە ئەسان نەتەکێت نەزانێ ئەسان هیچ شتێک نەزانێ ئەمە دروستی ئێمە لەگەڵ ئەو نوادمێ زۆر باشە پاکردنی سێرانگاکان شوێنە گەشتیارەکان ئایا بۆ ڕێدارتی گەشتگوزاریان تا بۆ منی هاوڵاتی خۆمە من ئەمڕۆ کە دەچم بۆ سەیرانە کاتێکی دەگەم کەسێکی ترس پێی نەبێتەوە یان خۆم جارێکی تر دەچمەوە ئەم شوێنە و ئەم شوێنە بە پیسی ئەبینمەوە چه هەستێکم بۆ دروست ئەبێت بۆ یعنی داواکاری ئێوە چێ لە هاوڵاتیان ئەو ڕێنماییانە چێت کە دەیبەن بە خەڵک تاوشار بێتەوە کەوتر ئەمە بۆ خۆمانە نەک بۆ شوێنەکە بێت ئیتفاوە هەری ئەمە هەمیشە ئەو بە خاڵێن ئەو ویدەیە مڵکی من نییە مڵکی ئەو نەوەی نیە کە ئێستا لەسەری ئەژێ هەمووی مڵکی نەوەی داهاتووە یعنی لە دنیا سەرەکی نەوت بنمونە لە وڵاتان وڵاتێکی زلێزی و بنمونە وەکو ئەمریکا ئەوەندەی نەوت هەیە خۆی کە پێویستی بۆ لیترێ نەوتی تر بکڕن بەڵام ڕۆژ بەم ڕۆژگارە بینی بە ملیۆنان تەن ڕۆژانە ئەکڕێت ئەڵێ ئەوەی خۆم هەمە زەخیرەکە بۆ نەوەکانی داهاتوو یعنی لە بچووکترین شتە تا گەورەترین شت ئەوان خەمی داهاتی نەوەکانی خۆیانە ئێمە خەمی ئێستەی خۆشمان نیە نەک خەمینەوەکانی داهاتی یعنی تۆ چی پێچێت تۆ لە ماوەتی خۆتە گوڵە بە ڕۆژێکە خۆی وەڵی چوار دنت فڕێتە سەر خۆڵەکە بەسەر فەرشەکە لە ماڵەوە دەرتەکەنە دەرەوە بەڵام ئەی بۆ کاتێکی لە شوێنێکی گەشت و سەیرانێت خی گەوران نیعمەتێکی یاوە پێت دار و دەستێکی جوان سەوزایی یەک ئاو دەشتێکی جوان هەوایکی پاگەڵەمژی ئەسم گەشت و سەیران ئێمە لە مانەکەی پێنەگەشت مانای گەشت و سەیران ئەوەیە کە تۆ بنمونە ئێم هەمومان کارەکەین ماندوین مێشمان جەنجاڵە ڕۆژۆن ڕۆژگارە سەرمان قاڵە بەسکە سەر بە ئابووری بە هەزار شتی کرد گەشت بۆ کراوەکە تۆ لە ساڵەکە بەرمونە 2000 گەشتەکەی مێشکی سەراحەتە مێشکی فاگێتەوە بەڵام ئێمە کاتێکین بۆ سەیرانینەوە هەمومان هیلاکین بێتاقەتی مێشکمان بڵێ بنمونە پلانی داناوە گەشت ساڵە 2000 گەشتەکە بنمونە گەشتێکم بنمونە بەیانی نەورۆزە چێ بۆ گەشت شەشی بەیانی کە بە قاوەقیش و هات و هەرە هەستێ نیۆڕێ با پێشە ڕۆژ هەڵ نەهات پەلەپەلی چیتە لە شەشی بەیانیەوە ما ئەکە بە هاتووار مشتی خۆی عسادی دۆربەرەکەی گرت یەتە دەرەوە لەگەڵ هاتە سەرجادا بینی یەک فەس قەرباڵخە لا بەسەر خۆڵەکە تە بتۆزی ئەم خۆڵ هەڵە بەسەر ئەوەی لەسەر قیرەکەش ئەڕواگە مەزاجیشی زۆر سەعابێ زۆر زە بە ئیسراحەت هاتە لە دەرەوە تە بتۆزەکە و مەزاجی ئەنیشەگرێت ئەمە ئەو ئەچێتە شوێنی سەیرانەکە شوێنی خۆشە دۆزێتەوە دا ئەنیشێ هەرودی سەلام عەلەیکوم خێرە ڕاکە مەقەڵی بێنە بیگەشێنەرەوە ئەوەشە گۆشتەکە نەخوارد خێرە تەجیلەکە داگیسەنە هەڵپەڕە یعنی ناوەستینا یعنی عەسابێکی زۆر سەیرمان هەیە یعنی باوەڕکە منکو نمونێک لە خێزانی خۆم ئەیجابەوە یعنی من چی جارەچم بۆ گەشت و سەیران ئەچمە شوێنێک جاری وهەیە ئەسڵ شەبەکەی مۆبایلیشی نییە یعنی ئەمە شوێنێکی دوور و چەقەتە ئەچمە شوێنێک باوەڕکە بە دووری خۆت هاوارکە کە زوێ لە دەنگی شت نیە یعنی چاوت بە هەتا چاوەڕکە نەفەر نابێت یان زۆر خێزانە هەیە بە باوکی یان ڕۆی کەسێک سێرانکردن تو خوا مەشوێنێک کەسی پیان نییە ئەوە تەواوە ئەوەی تۆ ئەچیت تۆ ڕۆژم ڕۆژگار ناو خەڵکەی لەناو قەرەباڵخیایی یعنی تۆ پێویستت بۆیە لە شوێنێک دابنیشیت حەسکەی لەبەر خۆت و گوارانی بڵێ بنمونە ئەمە بیرمانە هەیە مەیە خواتە و ئەیگرێت و بەر لەبەر خۆی گوارانەوە نا تۆ لە جەوێکی سافە بە گوارانی بۆ ماڵ ماڵەکەت بڵێ بەڵام تۆ لەش ئاواکەی ئەم بیوت چەپرێکە ئاواکەم بیوت عایلەکە ئەمانە هیچی پێ ناگە حڕیەتت ئەسڵان نییە یعنی ئەمن زۆر بێ کات ئەسڵان ڕۆژانی هەینیشە ناچن بۆ گەشت و سەیران ڕۆژەکەچم بۆ زیحام و قەرەباڵخی فەوزای بۆی لە ڕۆژێنی کاکە با ڕۆژی شەمە بچم با یەک شەمە سەعاتە زووتر لە دەوامێ بۆ ئەچم بۆ گەشت و سەیرانەکەی خۆم باشم لە شوێنەکە دابنیشم مناڵەکانە بێخەم بم بڕا بەدلی خۆی هەتا چاوەکە باوخۆی یاریکە ڕاکە سەیرانەوە نیە لە شەشی دایانی ئیلا ئەگەر بڕۆیت باوەڕکە بیرم نایە لە ژیانی خۆم ئەوکو خۆم لە هەشتی بانیش دەماڵ هاتێتە دەرەوە نۆی بانیش بۆ گەشت و سەیران هاتێتە دەرەوە ساعت دەروی سەرحەدێ پلان دابنی ینی زۆر زۆر یەکەم زانین بۆ چێتی یان زۆر لە نەخێزانەکە شەڕێوە بۆ چێ بڕ ڕاست تاگەن شوێنەکە شەڕا لەسەر شوێنەکە شتێکی دیکە هەیە لە سیرانگاکانی دەوروبەری سلێمانی بۆ من سیرانگای دوکان ئاوی دوکانمان هەیە داخەوە دەبینین لە کاتی بەهاراندا لە ڕادە بە دەرەوە ئاوە پیسە بێت کە زۆرێک لە بەڕێبەرایەتی ئاو ئەو شوێنانە ڕێنمایی بڵاوکەنەوە کە هەوڵاتیان پاکوتەمیزی ئەوە بوون و خۆڵ و پاشاکە فرێنەیەنە ئاوەکە کە دوزار خۆمان لە شاری سلێمانی لە دەوروبەری داربێ ئەو ئاوە دەخۆینەوە پەیامت چیە بۆ هەوڵاتیانەوە ئێوە لەوێش وەکو خۆ داماژ پێکرد دەرک و کۆمەڵ بابەتمان دانا بەڵام هەر ئەوە ئەەکەن شکلەکە لەوایە هەر هاوڵاتینی یان ێستا ئەو بە ڤیدۆدا مەگەر برادەران حەسکەن بە ڤیدۆکە پیشانیانەکە دوێنێ ڕستوفە لە شارۆچکە دوکابووین شێگرفتێکە بگوایە دەیترا
نرخ گران بۆری کەپەکان لە ڕادە بە دەرو باڵ لە نرخەکان زۆر بە $500 بۆ ئاگاداری ئەوشتانەشانی بەڵێ هەمووی لەژێر سەرپەرشتی و چاودێری ئێمەدایەوە ئەو شتا بابەتە دوور بوو لە ڕاستەکەن دەستگایکی نابەرپەر و سابن بەڵێ ئەوە کوردستان بوو ئەوە لەسەر بابەتە ساعتی دانیشتون لە لای خاوەن کەپرێک قسەمانە کرد و وەکمانەکە زیان کەپەکانی چۆن لاوە بکرێت ئاوا سەری ئەو بەرمانە کرد کۆمەڵە کەپی کرد خاوەنی کەپەکان هەرچی پەڕۆ بەکانی پیسی هەبوو ئاوا ڕێک هەڵی ئەناو ئاوەکەوتەوە بە ڤیدیۆ لە لامەکە دوێنەگەر ئارەزووکە نەسە بە ڤیدیۆکە پیشانتانێن باشە ئەمە چی پێوتە ئەمە ئەو پەڕی هەستی نابەرپرسیارێتیە یعنی ئەگەر کابرا یەک تۆز ویژدانی هەبێت ئەو ئاوا خەڵک لە تۆ خواردەوە لی ئەخواتەوە خاڵ قازاخی لی ئەشوات مەلەیکی ئاکان تۆ خاوەن کەپری تۆ داهاتێکی گەورە بۆ خۆت و خێزانت ئەم کەپلانە دابینی ئەکان یعنی چی پێشەگەت ویست کەنەکە خۆڵک دابنیت بای 10,000 دینار تۆ کەپێک ئەی بە 50,000 دینار ئەی بە 75,000 دینار باشە دەکەفرێت هەیە بەس تەنها لە ڕۆژێکی و ئەمڕۆدا بەدونە ملیۆنە دینار داهاتێکی لێک ڕۆژە یعنی چی پێشە دوو کەنەکە خۆڵی گەورە دابنی پاشۆڕەکان توتەوە خاوەن کەپرەکە بۆ خۆی بەحساب شوێنەکەی پاگات و ئامادەیە کرد بۆ ئەمڕۆ هەمووی کردنەوە ئاو ئەمە مشکلەی ئێمە یعنی هاڵی لە گەورە بۆ بچوک لە بچوک بۆ گەورە ئەمە ئاوەکە ڕۆژێتر فەنتەڕاشی تێکە ڕێگوای لات هەر هەم یعنی هێنی خۆی بە نابەرتر سەسانێت ئەڵێ من جا بۆ من دیکە خۆ ئەوی تر نایکە نا تۆ لای خۆتۆ دیکە حەقی ترت نەبێت وەرە نەوتم بێلەتی من ببینە بەش یەک سارە بەش یەک تەنەک خۆڵی گەورە بەس پاشەڕێکە نایکەمە دەرەوە داینەم حەقی جارە ناو سارەکەم پاکەم کەمە نایی چ ئیسەگە دەباوە کە تاوا بۆم فڕێمە دەرەوە وڵە بە ڕۆژەکەم فڕێمە دەرەوە کاکە ناو ساریکە خۆت با پیس بێ خۆتەوە ژووری میوان نیو ئەمە ئەوە نییە ناو ساری خۆت پیسکە حەقی جارە پاشی دەرەوە ماڵەکەت کەپرەکەت پیسە پیسێ خۆڵی بۆ دانە کارمەندێکی بۆ گرم کاکە فلیپینێکێنیت بە 10,000 ڕۆژی ئیشت بۆ کابانی تا ئێوارە هەمووی بۆ پاکاتەوە ئەمە مشکلەکەی هەستی نابەرپرسیارەتی ئەو هەستی بەرپرسیارەتەمان یانی هەمووی نابەرپرسانە بیاتەوە ئەوە گرفتی سەرێکی کەواتە تێکدەرەکانی ژینگەی دوجار هەر خەوڵ و خاشاک ناگرێتەوە بۆڵکو ژاوەژاوە دەنگ وە چاند مامەڵی هەوڵاتیان لەگەڵ یەکترە من کاتێک دەچمە سەیرانگایەک ئەوەی پەنام ئەبێ حەقی پێدەن مامەڵێکی دروست بکەم لەگەڵیا یان زۆر جار کە سەیران دەست پێ دەتا کاتی گەشت دەچین شوێنەواریەکان و کاریاوەکان تێک دەدەن ئەمانە هەمووی کۆمەڵێک شتن کە پێویستە ئاماژەن دەچین کەبەرێکی بە شوێکی فراوان ئاماژەوان کەبەرێکی ناو بە قەدەرە نییەمە هەر دوێنە نمونانەمان زۆر بینی بەداخ وەڵامەوە تاوانی ئەو کەسانی کە مکەبەرەکەی دانم بەڕایی خۆم ئەو دایناوە بەڵام بۆ قسمەتە نیشتی ئەوە دانیش سەد مەتر ئەولا لە شوێنێکی مەسەلەن جەنابێ وت چۆڵ ئەوە بێ قیچێکە بەڵام ئەو هەموو خێزانە تەنیژێکی ئایا بۆچی ئەوانی ئەو تەواوە قسە جەنابە تەواو کەسە نابەرپرسە هەڵەسە ئەم مکەبەرە گەورەی دائانێ خۆ کەڕنە بۆم شە گەورەی دائانێ بۆ گەڕەژێ بۆ شارێک کاکە بن بۆ قسمەتە نیشتی ئەو گریمان ئەڵێ مەی خواردەوە و سەرخۆش بۆ ئاگای لە دنیاانی کاکە خۆمە ساغمە شوێنەی گوتم بۆ قسمەتە نیشتی ئەوە بەجارە شوێنەکان ئەوە قەرەباڵغن یعنی جارێک هەوڵکە عەرزی خۆ ئەمەنە زۆرە عەرزی خۆ ئەمەنە زۆرە هەتا ئەو خۆیاڵە بەس بەڵام ئێمە هەر ڕاتین ئاواکەڵی قەرەبا لە ڕۆژی هێنی ئاواکەڵێن دوکان ئاواکەڵێن مەسەلەن فڵانە جێگا باسی بابەتێکی جوانە وروژان خاتون وتت شوێنەوەریەکان کە ئەوە ئەکرێت گرفتی ئێمە لەگەڵ هاوڵاتیانی بەتەنە گرفتیان لەگەڵ حکومەتەکەشمانە یعنی حکومەتەکەمان لە هاوڵاتەکەمان نابەرپرسانەتر مامەڵە لەگەڵ کەرتی گەشتیاریان ئێمە هەتا خۆم دەکەی خاوەنی وەزارەتێکی تایبەت بە خۆمان نین باشە خاوەنی یاسایەکی تایبەت بە خۆمان نین خاوەنی پێمە چەندین ساڵە داواکەن ئەڵێن پۆلیسی گەشت و گوزاری دامەزرێنن ڕێگە بن کۆمەڵە گەنجی سپۆرت کۆمەڵە گەنجی خاوەن بڕوانامە پۆلیسی گەشت و گوزار پۆلیسێک نەبێت بە دار و تێڵایەکەوە بۆ سێت و بەشێکێکەوە هەڕەشە لەم نە پۆلیسی گەشت و گوزار بە مامەڵەیەکی جوان و ئەتەکێت کار لەگەڵ گەشتیاران لەگەڵ هاوڵاتی ئەمزانێت چۆن مامەڵان لەگەڵاکە ئێمە دەیان و سەدان ناوچەی شوێنەواریمان هەیە باوەڕ کە خەڵکەچێت لەبەری کە بێخاوەنە هیچ کەسێک نییە لەو شوێنە بۆ سەر و چاودێری کات و پۆلیسێک پێشمەرگێک ئاسایش هیچ شتێک وجودی نییە کابرا هەتا لە ژێری ئەخواتەوە کە سەرخۆشە بە سیلاح و بە کڵاشنکۆف تەقیلەکە دەیان نمونەمانێ نامێ نای شوێنەکان بێن بۆیشی دویش نەچە نیشانی لێ بێتەوە سەرمای هەر دەوڵەتێکە و پێویستە زۆر گرنگی پێ بدرێت مێژووی وڵاتێکە مێژووی نەتەوەیەکە بەڵام تۆ چی ئەلەماکەی حکومەتەکەت ئەسڵ بایاخت پێنە ئەگەر بایاخت پێ با ئێمە 10 ساڵە داواکەڵێن کاکە با بەنمونە 500 پۆلیسی گەشتیاری دامەزرێنین ئەم پۆلیسانە ناوچە گەشتیاریەکان لە ناوچە شوێنەواریەکان ئەمانە بڵاوان پێ بکرێت هیچ نەبێت لە کاتی گەشت و سەیرانەکاندا کە خەڵکیە دەبینەی بەجلێکی پۆلیسی تایبەتیەوە وەستاوە مەرزی لەکاتۆستە حیشی بێت لە خۆیەوە ئەسڵیشی لێکاتەوە ڕێزێکی لێ بنمونە
کە ئەزانێ ئەمە دەجارە دوو جار پێ وبیت بێ زەحمەت پاشەڕێکی خۆت بڵاومەکە لە پیسی مەکە شەرمی لێکە جارێکت ئەوە بکە یە حکومت بۆ خۆی ئەمە ناکات بودجێکی تایبەت بۆ ئێمە تەخسیز ناکات بنبوونە لە کاتێکی بەهاری وەکو ئێستا و کە نزیکە نەورۆز بوونێتەوە ئێمە بتوانین دەیان هزار نەخشە و ڕێبەری گەشتیاری چاپ بکەین لە بازگەکانە دابەشێکی مەسەر گەشتیارە و مەرج نییە ئەوەی هەمووی شارە زاوێت خەڵکانێکی زۆر هەیە ڕۆکاتە ئەم شارێکم جارێک ئەم شارە بینێت باگراوندێکی نە لەسەری کردانێ ئەحمەد ئاواتێت شێوە شارەکەی دوکانەکەێت و شێوە فڵانە ئوتێل لەکوێ پێویستیان بێ ڕێبەری گەشتیاری بۆ چاپین ساڵانێمە ئەبدێتێکەکەین و نوێکەن لە کۆمپیۆتەرەکانە خەزنێکەین 3 ساڵ جارێ حکومەت ڕەحمەتی بیسێتەوە ها فەرمون 5,000 عەدەد چاپ بکەن لە مانگی هەشتەوە دەرخستەمان ناودۆتە وەزارەت ناتوانێتە حکومەت ئەڵێن مانگی سێ بەتەمەن ئەم چالێکی بکەین ئەم خزمەتگوزاریە جێبەجێکەین ئێشتا وەڵامەکەی نەهاتەوە مانگی حەوت جوابی وەناتەوە فەرموو ئاگری نەورۆزی خۆت کرد کاکە مانگی حەوت چلەی گەرمایە من مانگی سێ نەورۆزە ئەکرێ من تایە لە مانگی حەوتا بسووتێنە بۆ بنی نەورۆزەوە یعنی ئەمە مشکلەکەیە چەند هاوڵاتی کەمتەرخەمان بەرامبەرکردی گەشتیاری حکومەتەکەمان سەتێن زۆر باشە کاکەرام ئاماژەت بە نرخی سەیرانگاکان و کۆنتڕۆڵکردنی و نرخانە کرد ئێوە چۆن کۆنتڕۆڵی و نرخانە دەکەن ئەگەر بۆ نمونە هاوڵاتیەک لە سەیرانگایەکە پارەیەکی لە ڕادە بەدەری لێ سەرناکەپێکی گرتووە بە 200,000 کە هەبوو شتیوانی خاوەن سەیرانگای بێژدان هەبووە کە بەڕاستی ئەمەی کردووە دەکرێت لای ئێوە شکایەت بکات چۆن بتوانێت ئەو حەقی وەربگرێتەوە طبعا دەنگوێک هەبوو کە گویا نرخی کەپرێک گەشە بە $500 لە شارۆچکی دوکان لە چەند پیجێکی ئاڵێ بدایک و باوکە ئەو بابەتانمان ئەبینی دوێنێ بەداواداچوونێکی تایبەتمان کرد سەردانێکی مەدانیمان کرد بە شارۆچکی دوکان ئەو بابەتە هیچ بناغێکی نییە ینی بابەتی ئەم کەپەران و بابەتی ئەمە زەیت و ڕۆنی لاتۆ کە ئێستا لە هەرێمی کوردستاندا ڕوویە ینی زەیت بەشی ڕەنگە هەموو دەوڵەتانی عەرەبیش زەیت هەبێ لە وڵاتەکان بەڵام لەبەری کە لە مارکێتەکە بنوونە کابرا 10 کارتۆن زەیتی هەیە 100 نەفەر پەلاماری ئەیە کابرا مەجبورە نرخەکەی زیادەکە کردوتی بە 3 هێندە و بە 4 هێندە بەڵام باوەڕتان هەبێ دوێنێ یەک بێشی کەپەرەکان گەڕاین یەک بێشی کابینەکان گەڕاین لە شارۆچکی دوکاندان لەگەڵ دەیان گەشتیاری عەرەب و کورد کە بە فعلی لێ مابوونەوە قسەمان لەگەڵا کردوون ینی کەپرێک لە زۆرەکی لە 50,000 دینار پێ نەفڕێت کە دراوە بەکرێ بۆ ئەم نەورۆزە تاکە کەپرێک کە بە 100,000 دینار درابوو بەکرێ يعني هموي ل 50,000 تينا فريوة يك كفر هبو كذا 100,000 دينار يجي أو كفرة هر شوار دوري باش وشي جيراوة وفرد دراوة والنو كفرة كسبليتي كا كهربائي كا جلوبي كا فرشي كا راخراوة همو في دايستيكي صراحته تنادى كرسي ميز وشي ودعناه جيجي 25 حوالاتي بتقول لنا وجه أو كفرة داب نشان بصراحة خوي جيجي لم كفرة كشلون لو قبل كفرة VIP ويا كدرا ب 100,000 دينار كفرة نبو للشارع شكل دكان بدري بكري ب 51,000 ديناريش آخر نرخ 50,000 دينار كابيني كابو للشارع شكل دكان على نهي كابينة تبيهنم كلقل أو بشتاراني كلير نقسم عفر في زحمة أم كابينيت بسان بكري قلت بشوروشك كابينيك بكفر وباخي بردمي خويو بشص 1,000 دينار كثير بكري كابينة يعني حساب خانو دون اسمه هول وميان ومطفف وهم أمانو زي بن كفي بردمي خوي هو باخي يعني حق بلين يعني نرخ كان أويك أوتري براسي دولة براسي يعني بالله مثلا لكاتي آساي رجاني آساي كفر بيستون جزائري يعني آساية كتول لرجاني بوندا مرخيكي كابدوي لي 50,000 دولار وتروجشي هي براس بوش كل سالك إما هذا يعني رنج حوالتك أو نزانت لسالك دا يجمعني تعاطيش أو بعزارين ينظم هني ولا زاد الآن هذا عند حكومة هذه زاري بقى شيء لما كي لسالك دا يجمع كاريه بوي أيش أو مانجا مجبورك كم يقدر خطان زيادة لهم ديناش وين يقدر شعر استعماري ولا شعر استبقال يعني رنجا درجات عن قشطان كرير المونة أو كاتن اتكاتي ورزي قشطو سيران وبعض من سفرة السرقي خطوط جيهم والله من الختان أنا كان بدوي جنب تكتب بدونا بدو صد ولا على شتى صد ولا على شتى حو صد ولا والله أو كاتي كتري ورزي قشطنية ورزي سيران وسفرنية أوتوماتيكيا بخوان الختان دا أشتنا ل 17 صباح حتى صباح هشتا دا عشان عندنا أما السياسة في بازار قليل لحمود يعني هذا أو كاتي كخواز زورة لسرشتيك نرخي كمك برزبة والله إما أو نرخمان كنترول كده فنعلم لدو هنده زيادة كيف عشان دو هنده كتلا 50,000 دينار هو من دزانك روجاني آسايي خزانك بتنهار كده جر كفرك لروجاني لورز لا 5 خزانك جر كفرك يعني فات نرخك دايش كان روز زور هرزان في شكل أو كافيكا روجاني آسايي كاغارا برسا وكو تبيجي بربراتي دشت جزان هيك أنا دكاريك يا أبو أم روجانا بتاعتي كلا كيش معنا إتر
هیچ ئامادەکاریە کراوە تا بتوان کۆنتترۆلی ئەو بارودۆخە بکەن و ڕێنمای بن بە هاوڵاتیان بەتایبەتی لە کاتی سوتانی تایە و کۆمەڵشت کە بەڕاستی زۆر خەتەرناکە بۆ ژینگە و بەپرسێکی زۆری لێ یان لە بەڕێبەرایەتەکان کۆمەڵێک شت پێویستە دابین بکرێ بۆ نۆکورسی یان ئەنێ کوسێنی یاری و مەلعەبوو ئەمانە هەیە لە بین کوردستاندا لە سێرانگەکان و بەڕێبەرایەتەکەیەوە دەدابین بکرێت پرسیارەکان دوو بابەت فەقەرێکەمە لەبوو کە ئامادە سازەکانی ئێمە چییە؟ ئامادە سازەکانی ئێمە ساڵانە لە چاپکراوەکان هەموو دیزاینەکەن ئامادەکەن لە کۆمپیوتەرە بەڵام هەتا بودجە بێت تۆ ناتوانێت چاپیکێ بەداخەوە ساڵ نەمانتوانیوە 2 ساڵیشە نەمانتوانیوە چاپکرایشی نوێ چاپکەن و داڕشکێن بەسەر گەشتیاراندا دیارە لیژنەمانەی لە بازیەکان لە خاڵستمیدەکان لە فڕۆگەخانەکان ئەم بڕۆشە چاپکراوانی ساڵانی ڕابردوو داڕش دەکەن بەسەر تۆی گشتی گەشتیاراندا بابەتی دووەم ئەتوبیرم شۆ کۆمەڵی شت دابین نەکرێت ساڵان لایەن گەت و کورسی مێزیشەکان جەنابەت فەرمووی تەوان ئەمە لە ساڵانی ڕابردوو بۆ بودجەکەمەی کە هەمان بۆ توانیمانە کەم تا زۆر کەمێک کورسی مێز بەرمونە لە شارۆچی دوکان یاخود لە شاخی ئەزمەڕ و گۆژە ئەمە دابن بەڵام بەداخەوە لە هەفتەی یەکەمی دوای دانانێشە کۆنکرێتەکەی بە تەواوی وشک نەبوو بۆ هاوڵاتیانی خۆمان ئەوەی پێیان کرابێت لە شکاندنی لە بەردنی لێوەرانکردنی لە پیسکردنی لە نووسینی یادەوری و ناوی خۆی و خۆشەویستانی و نازانم چی ئەمانە بابشەوێت وێرانیان کرد لە دوای هەفتەیەک هەبوو ئەم کورسی مێزانە هی دەیان ساڵی پێش ئێستا و هی مەریخ فەیساڵ ماوەتەوە بە میراتی بۆ ئەم نەوەیە یعنی لەوە نەئەچێت بڵێ ئەمە شتێکی نوێ بێت و هەفتەیەک بێدانرابێت بەداخەوە چەند حکومەت نابەرپرسانە کە ماوەڵی گەڵکەتی گەشتیاری دەکەن و کەمترین بودجە و پێویستی بۆ دابین دەکەن هاوڵاتیانی خۆشمان ئەو شتە شتێکی کە ئەیکەین وێران دەکەن و ناڵن هاوڵاتیان بە خاڵنی دەن باشە کەمتەرخەمیەک هەیە لەم حکومەتەوە ڕۆم مامزان بەبنی بارودۆخەن هەیە بەڵام ڕێکخراوە ژینگەیەکان یانە هیچ پەیوەندیتان لەگەڵ ئێوە هەبێ یاخود هاوکاریتان کەن لە هەمێ ڕووە بتوانین لە جێ حکومەت هەنێک پێداویستی دابینکەن تاوەکو هاوکاری ئێوە بن من بە گشتی و کوڕایی خۆم نەگەڵ کوڕایی مؤسسەکەم و کوڕایی خۆم لە سەتان لەوتی پێنج لەو ڕێکخراوانە هیچ ڕازی نین ئەوە ملیان تێگەشتی تەنها ئەوەی کاوانیش هەوڵ بن کۆمەڵە گەنج لە پاڵ ڕێکخراوەکانە بودجێک بۆ خوێنداری بکەن ژیانێک بۆ خوێنداری بکەن هیچی تر نابینم ینی هیچی تە ناچێت بنمونە لە کاتی بەهار و نۆڕۆزێکی لەم جۆرەدا کە ئەوان دڵنیان ڕێکخراوەکان بودجێکی باشتریان هەیە و پارێکی باشە لە دەوڵەمەندەکان لە سەرمادارەکانی ئەم شارانە کۆ دەکەنە بەناوی ژین بە پارێزی بەناوی کۆمەڵەشت پێگەر بێن هاوکاری کەرتی گەشت گوزارکەن کە ئێمە حکوومەتێکین کە ئێمە کارنەبی باشمانێ پلانی باشمانێ بێن هاوکاری هەمانگەکانی خۆیان پێکەڵ بۆی ئێمەکەن سالێکی هاوبەش بێن ئێمە بە مرۆوی ئەوان بە مادی بەڵام بەداخەوە هیچ هاوکاری هەمانگرێت ئەوانیان بۆ لەگەڵ ئێمەدا ئەوەی کە هەیە تەنها بۆ گەشتانی خۆیان و ستافەکان کاگەڕان دواتیامت چێ بووی کە دووبارێکین و مەرج نییە ئەنی هاوڵاتیان بەنگبان دەچوە سەیران و گەشت پولەشکە لە دوکان و قەرداغ و دەستجاڵێکی زۆر لە شەقامەکاندا ڕوودەدات یعنی مەرج نییە لە هەرێمی کوردستانە تەنها سەیرانکانەوە خۆدا مەزبێتە سوێنی وامان زۆر خۆشەیە و سۆڵەوانی پارەشە لێوە ناگرن بەڕاستی ئەمە تا چەند گرنگە هاوڵاتیان ینی مەرج نییە تەنها بە یەک شوێ نەدرێت بۆ هەم ئەوەی کە هێشتیان ئیسلاحات بکە ئەو هەموو دەنجاڵی دروست نەبێت لە سەیرانگاکاندا داواکاری ئەمە ئەوەی کە دوای قەرەباڵخێنەکەن ئەنی مشکلی میلەتێمە لەوەدا دوای قەرەباڵخێن هاوڕێکی بنی سابێکی لە دوکانەوەی بەیانیانی شتێت و عینە لەگە لەژێر عینەکەفرا هەمان سیاوتی بگرێتەوە با دوایان قەرەباڵخێن نەکەوین یعنی هەوڵ بین بۆ خۆتان بژین من پێویستنی بۆی مەشکی خۆم سافکەم پێویستنی بۆ نیە بچم 100 نەفەر بگیرم لە کەپڕەکە نیشتم بەرامبەرم ئەم لاولا پێویستم بۆیە من ڕۆژم ڕۆژگارنا خەڵکە هەڵەسێنی دانیشن بیر لۆ بکەینەوە بە فعلی تام و لەزەت لە گەشتن تام و لەزەتی گەشت ئەوەیە تۆ لە پێشێگە بچی بۆ گەشتەکە عەسابێکی گەرمن هەیە بەڵام کە عادی تۆ هەستێک عەسابت سارد بۆ هەستی ئەو ماندوو بوون و مێشک کەمتاڵی ئەو هەفتە و مانگە هەت بووە بەو ڕۆژە دادناوەتەوە هەست کاتێک چیتە گەشت و هاتی تۆ هەستێکدا عەسابی داکەوە لەگەڵ گەشتی تۆ ماڵوت خێرا دەگە داخن باخەوم ئەو بزانێت تۆ لەزەتت لەو گەشتە نەکرد ئەو بزانێت تۆ ئامانجی یەکەمی گەشتکردنەکەی خۆتت نەپێکاوە گەشتکردن ئەوەیە کە تۆ هەردوو ئەسڵەن بە شەوق و زەوق و نەشاتێکەوە بیتەوە حەسکەی بەیانی چی تۆ گەشتێک کرد بەڵام بەداخۆ زۆری نەمان تاوەکو ئێستا نەماتوانی ئۆکەین بۆ هیوای کە لە مانە حەقیقەتی گەشت و سەیران کرد زۆر سپاس بۆ بەڕێز ئارامشاری کە لە سەدیە لەگەڵمان هەبوو کە بێژی وەزارەتی گەشتی بەڕێوەبەرەتی گەشت و گەشتمان زۆر بەخێر کاگەڕان زەحمەت پێشاسان بەڵازان و خۆشەویستان ناوبڕێکمان هەیە و دەگەڕێنەوە لاتان
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا بووینە ئەو جبسەی وێنەی نییە کەردامێکی بخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان خۆشەویستان ساڵانە لە مۆردەدا قوتابخانەکان چەندین پێشانگای زۆرازۆر دەکەنەوە لە هەولێریش کۆمەڵێک قوتابخانە و پێشانگای بۆ قوتابیەکانی کردوتەوە پێکەوە بینەری دیکێک دەبین لەو بارەیەوە. ئێمە لێرە وەک ناوەندی بەشەکانی پەروەردەی فیشەیی لە چەند بەشێ پێکاتون و لەگەڵ 18 قوتابخانە نۆی قوتابخانەی قورآنە نۆی قوتابخانەی کچان لە ناوەندی بەشەکان چەند بەشێکمان هەیە وەک بەشی سیرامیک، بەشی کانزاکان و بەشی دارتاشی و بەشی CNC و بەشێکی تر ئەو ساڵەکە کردیتمانەوە کە بەشی شێوەکاریە. هەر یەک لەو بەشانە مامۆستا و پسپۆر تایبەت بە اختصاصی خۆی دەوامی تێدا دەکات، کاری تێدا دەکات. مەبەستمان فێربوونی قوتابیانە لە کاری پیشەیی بەر لە نێچوونە کاری پیشەیی خۆیان. هەدەفمان ئەوەیە قوتابیان ڕابهێنین لەو بەشانەی کاهیتمان وەک بەشی کارەبا، بەشی دارتاشی، بەشی سیرامیک بەلایانی کەم ئەو ئینسانە بزانی کە لە بەشی کارەبا چییە، لە چەند بەش پێکاتە. کارەبا سارد چییە، گەرم چییە، پلاک چییە و لە ماڵەوە زۆر جار هەیە پێویستی پێ دەبیتن. گڵۆپێک نەقوستان دەبی یان وایەرێک دەپسرێ کە بتوانین لە ماڵی چارەسەری بکە. یان بەشی دارتاشی فێری دەکەین. ئەو کەلوپەلانەی کە لە بەشی دارتاشی بەکاردێ. دار چییە، جۆرەکانی دار چییە، بزمار چییە، چەکو چییە. وە کاری زۆر جار هەیە لە ماڵی ئەمە پێویستیمان بە کاری دارتاشی هەیە. ئەو ئینسانە ئەو تەلەبەیە بەنانی کەم بتوانێ ئەو کەم و کورتانێک کە لە ماڵی خۆیان هەیە دروستی بکاتن. و لێرەش هەمان شت هەیتمان مامۆستامان هەیە مختصە بە بەشی دارتاشی. ئەوانی کە ئەو کارانی کە ئێستا دەبینن زۆربەی زۆری مامۆستای مختص کردێتی لە بەشی دارتاشی و بەشی کانزاکان. ئەو لەوحانەی سەرش کە دەیبینین بریتە لە پلێت ئەوش هەر کاری مامۆستایە، مامۆستا دەیکا. دروستکردنی ئەم شتانە مانای زۆری هەیە و کە مانای هەیە و کەمیشی تێدەچێت. ئەو دارەمان کە هێناوە هەموو سروشتێ تەمان. ئەو جات هەستاوی چمان کردووە سیرامیک لە چ پێکاتۆ گرتوتمانەوە دەبێ بزانین سیرامیک لە چ پێکاتۆ هەویرێکە لە غەڕە و لە نیشاستە دەیگرینەوە ڤازلینی تێدەکەین. بەڵام ئەو سیرامیکە سیرامیکی ساردی پێ دەڵێن. هەمانە سیرامیکی گەرم دەچێتە ناو کوورە بەس ئەوەی مە ناچێتە ناو کوورە بەدەستی خۆمان دەیکەین هەمووی بەبێ قاڵب ئەو ئیشانە دەکەین. ئەو ئیشە وردانە لە کاتی کەرەنتینەکە دانیشتبووین ئەو ئیشانەمان کردووە کوتمانە باوەختمان لێ نەڕوە. سروشتی کوردستانەکەمان ئاوایە ئەو گوڵە ناسکانی تێدایە. سەیری گوڵەکانی سروشتی خۆمان دەکەین لە سەریان دووبارەی دەکەینەوە. ڕەنگەکان تەنسیق دەکەین بزانین ئەگە زانیمان ڕەنگەکەی جوان نەبوو ڕەنگکردنیشمان هەیە بە مائی بە زەیتی ڕەنگکردنمان هەیە. ئەو کچەش ئەو بووکەش کە هێناومانە زیاتری دەبێت سیرامیک بێ لەگە ئیشەکەمان بۆشێتەوە
نەک بچین هەر بووکەچی بکڕین و بێنی داینێن بزانە دلکەکانی بزانە شاڵەکەی لە چەکەکەی گوڵەکەی هەمووی بەدەستی خۆمان دروست کراوە ڕەنگ کراوە. ئەمە زیاتری ئیسفادە لە شتەکانی نارم بێکەڵک بەس شتێکە هەرزان قیمەت بی مەسەڵەن گونیەیە پارچەی گونیە یا خامە خامی سپی دێن ینی سەفتی دەکەین لە دارەکی دوایە سمغەکە و لەونی سپی لێ دێن لەوەی حازر بی لە بۆ لەحەکە ئێستاوە بخۆی حازرا گونیەیە بەس پشمان کارتۆن لێدانە لە بۆی پێش کارتۆنەکەی لێدێن ئیشم لەسەر گونیەکەی کردیا ئەو شتانێک کە هەرزانشە زۆر چیە سوفە سوف و داوی باریک بەس بە ڕەنگەکانی خۆیەوە ئەو لەو هەیە هەڵی دەبژێری تەختیقەکەی لەسەر دەکەی دوای ئیشەکەی هەمووی بە دوورمان دەکەی بە دەرزی ئەو دەرزیانەی کە نەک دوورمانی خۆمان زیاتر گەورەترە لۆی داوەکانیشی زیاتر لەسەر بکرێ دوای دێن بە دەرزی ئەوانە دەکەینەوە دووبارە بۆی شێوەی گوڵەکەی خۆی پیشاندا کاتی دەوێتن کە شتەکان وردەکاریە وەکو مادیەت زۆری تێناچێت بەس کات و سەلیقەی دەوێت دار خۆشەویستی دارم و داریش خۆشەویستی وایە لەم دارە وڵێن خودیایی ئیشی دارمان هەیە بەخۆم دار تاژوویمە لە سەرتاوە ئیشیشمان هەر لە سەرتاوە لەگەڵ دار بووە ئیدی تەعاملی زۆرمان لەگەڵ کردی و لەوەتی بڵێن لە تەمەنی خۆم لەوانەیە ماوەی 30 ساڵ زیاترم تەعامل لەگەڵ داری دەکەم ئیش لەگەڵ داری دەکەم وەکو پێویست حەزم چوە سەریشی کاری نەحت و هەڵکۆڕین و بڕێن کاری دەستی تا گەیشتمە ڕادەی بتوانم بگەم ئەو ئاستێکە ئیشی هەڵکۆڕین بکەم و ئەو بەرهەمانێک ئێستا دەبینی ئەوە بەرهەمی چەند ساڵێک کە توانیت بگەینەوە 100% حەز و ئارەزوود نەبی ناتوانانی هیچ شتێک بکەیت بە تایبەتی کاری هونەری پێویستی بە سەریقە و حەز و ئارەزووە هەموو کارێکی هونەری ئەمە تۆگە تەماشای بکەی ئەگە وەکو منداڵ مەسەڵەن ئینسان لە تەمەنی منداڵیەوە هەموو حەز و ئارەزۆکی تێدا ئەگە تەماشای دەکەی هەموو بەهرەشی تێدا نەگە حەز و ئارەزوو هەموو بەهرەشی تێدا دەتوانی مەسەن هەر کارێکی هونەری بدێ دەستی دەتوانی ئیشی لەسەر بکە بەڵام ئەوەی کە گرینگە ئەوشتکە ئەو بەهرەی کە بەخۆی حەزی لێیە مەسەڵەن هونەر وەکو شێوەکاریە هونەری مۆسیقایە هونەری ڕەسمە نەحتە لەوانە مەسەن ئەو منداڵە حەزی لە کامە ئەگە حەز و ئارەزوی خۆی لەسەر کامە دەتوانی لەوەی بەهرەی پەیداکات حەز و ئارەزوو سەریقە زۆر دەوری هەیە لەوەی کاتوو بتوانی کەسەش سەرکەوتوو لێ دەچی بتوانی کەسەکی سەرکەوتوو لەو کارێکە دەیکەی لەگەڵتانە بەردەوامین و لە تەوەری تێندا باس لە ڕێنمایی هاتوچۆ دەکەین لە ڕۆژانی نۆرۆزدا وەک دەزانین وەرزی بەها وەرزێکی زۆر تایبەتە وەرزێکی زۆر خۆشە کە هەموومان بە تایبەتی لە نۆرۆزدا ڕوو لە خێرانگاکان دەکەین و دەچینە شوێنە گەشتیاریەکان بەڵام بەداخەوە زۆرجار تووشی گرفت دەبینەوە تووشی ڕووداوی هاتوچۆ و کۆبڵە شتی ناخۆش دەبینەوە کە کاتێک دەچینە سێران دەبینین ڕۆژی دواتر کۆنگرەی ڕۆژنامەوانی دەبەسێت و ئامارەکانی هاتوچۆ بڵاو دەکرێتە بەڕاستی ئەمە زۆر ناخۆشەوە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە تووشی ئاسەنگی و تووشی کۆمەڵێک شمامکە لە جاتی ئەوەی کە وەربگرین بەڵکو دەبێتە زیان و دەبێتە ناخۆشی بۆمان بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز بەهمەن عەبدوڵڵامان کردووە بە پێی ڕاگەیاندنی هاتوچۆی سلێمانی بە سێدوێ ئاماژەیە لەگەڵدانی بەخێر بێتاکەن خوشحاڵین بادەمین چۆن بتوانین مامەڵێکی تەندروستین بە شێوازێک کە ئیتر تووشی ئەم ڕوودا و هاتوچۆیانە نبینەوە کە بە تایبەتی لە ڕۆژانی نۆرۆز و ڕۆژە گەشتیاریەکاندا ڕوودەدات لە ڕاستیدا ئەمە وەکو هاتوچۆ بڵێن کاتی گەشتیاران ئەو کاتانی کە باڵێن هاوڵاتیان دەچنە دەرەوە بۆ بەستی بەسەر بردننی کارجا هەندێک کات لە وەرزی زستاندا لە کاتی بەفرباریندا هەندێکە لە بەهاردایە لە بۆنەکانی جۆژنە قوربان و ڕەمەزاندایە لە ئاهەنگەکانی چل ساڵدای ئەمانە کە
ئاهەنگ دەکرێت هەمیشە ئێمە ڕەنگە کۆمەڵە گرفتمان لەگەڵ هاوڵاتیاندا ئەوە بێتە بە شێوەیەکی زۆر مەسەلەن قەرەباڵغ ڕوو دەکەنە ناوچە گەشتیاریەکان بەبێ پاراستنی سەلامەتی هاتوچۆ لە شوێنەکاندا مەسەلەن ئەگەر باسی نەورۆستین سەیرانگای شۆک و دوکانمان هەیە ئێمە ئاستەنگی ئێمە بە کاتژمێرەکانی بەرەبەیان و مەخۆزەکانمان تیمەکانی هاتوچۆ لەسەر شەقام و ڕێگاڵبانەکان ئامادەبوونیان دەبێت هەتاوەکو بە درێژایی ڕێگوی دووکان دەبینی ئۆتۆمبیل بە شێوەیەکی زۆر خێرا بە شێوەیەک دوور لە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ ئۆتۆمبیل لێ دەخۆن تا دەگەنە ئەوێ لەوێشەوە بە پێچەوانەوە کە دەگەڕێنەوە گرفتەکان زیاتر دەبن ئێمە بەشێکی زۆری ئەو ڕووداوانی کە کەشمان بۆ کردوەکە هەڵکاریمان بۆ کردووە لە کاتی بۆنەکاندا هەمووی ڕووداوی ئاسایی بوون بەڵام هەڵەیەکی زۆر بەسیتەلەیەکی زۆر سادە کارەساتێکی گەورەی خۆکاندووە بەشێکی زۆر لەم ئۆتۆمبیلانە بە دیفاایی دەگەڕێنە بەشێکی زۆر لەم ئۆتۆمبیلانە ئەو کەلوپەلانی کە پێیانە لەناو ئۆتۆمبیلەکاندا وەکو پێویست نایبەستنەوە وەکو پێویست جێگیری ناکەنەوە ئۆتۆمبیلەکەدا کۆمەڵێک گروپێک ڕوئەیە کە هاوڵاتی ڕەنگە بە شێوەیەکی سادە یا شۆفێر بە شێوەیەکی سادە لی بڕوانێ بەڵام کارەساتێ بە دوای خۆیان خۆکێنێ ئەو بەنسبەت نەورۆز و با بڵێن بۆنەکانی بەهارەوە لە 23ەوە ئێمە وەکو هاتوچۆ پلانمان هەیە هەم لە ناو شاردا کە ئاگری نەورۆز دەکرێتەوە کە دواتر باسی دەکەین پلانەکان هەم لە ڕۆژانی دواتردا کە هاوڵاتیان دەچنە سەیرانگاکان زۆربەی کارگرفتی ئێمە ئەوەیە کە هاوڵاتیان بە خێراییەکی زۆر لێ دەخڕن بە شێوەیەک لێ دەخڕن کە بە پێچاوپێ جیاوە زگزاگ لێ دەخۆن تا دەگەنەوە پێیان وایە ئەمە زووتر دەوانگەێنێتەوە لە کاتێکدا ئەو پلانی کە ئێمە دایدەنێن وەکو هاتوچۆ گەربێت و هاوڵاتیان سەرپێچی نەکەنوە لە شانی ئەم لاولای شەقامەکەەوە ئۆتۆمبیل لێ نەخڕن نەچنە سەرخۆڵەکە ڕەنگە گرفتەکان کەمتر بێتەوە و قەرەباڵەکەی لۆ دەکە بۆ ئەو شوێنەی کە هاوڵاتی ڕوو دەکا کەمتری و ئاسانتر بێت زۆر باشە لە ڕۆژانی نەورۆز و سەیراند و بەهاراندا بەتەوێت زۆرێک ڕووداوی هاتوچۆ ڕوو دەدەن و بەشێکی زۆریشیان جان لە دەستدانی لێ دەکرێتەوە پێت وایە هۆکاری سەرەکی چییە کە بۆ شێوازە ئەو ڕووداوانە ڕوو دەدەن و جان لە دەستدانی لێ دەکرێت یاخود دینداروی لێ دەکرێتەوە وەکو باسم لە سەرتا قەرەباڵەکەی زۆر ڕووکات ناوچە گەشتیاریەکان ئەم قەرەباڵغی ئەم لێدە لەسەر شوێنەکان دروست دەبێت کاتێک کە دەرچەیەک دەکرێتەوە کاتێک کە ڕێگەیەک دەکرێتەوە ئۆتۆمبیلێک پێ دەپەڕێ خێرایی ئۆتۆمبیلەکان باڵا خێرایی ئۆتۆمبیلەکان بە شێوەیەک بەرز دەبێتەوە کە دەیەوێت قەرەبووی ئەو قەرەباڵغی بکاتەوە ئەو دواکەوتنە بکاتەوە کە پێشتر لێ بەمە خاڵی دوو دەبی بیرمان نەچێ ئێمە هاوڵاتیانی ئێمان ئەنی لە ببورن کە قسەیەکەن ئێمە بۆ گەشت دەچین بۆ بەسەربردنی کاتێکی خۆش دەچین بەڕاستی ئەم پەلەپەلەی ناوێت ڕێگاڵبانەکان بەڕاستی پێویست ناکات تۆ ئەگەر بێت و ئەوەندە پەلەتە بگەیتە شوێنەکە و خێرا بگەڕێیتەوە نەچیت باشترەیە لە کاتێکی تردا بچی یا گەشتەکە داخی بۆ ڕۆژانی دواتر کە لۆ دو قەرەباڵەکەەکە کەم دەبێتەوە ناکرێت تۆ لەم سەرەوە بە خێراییەکی زۆر و بە پەلەیەکی زۆرەوە بڕیت لەو سەریشۆ بە هەمان پەلە بە هەمان خێرایی بگەڕێتەوە گەشتەکەت لێ تێر دەچێت تۆ ئەبێ حسابی ئەوەکەی کاتێک کە دەردەچی کاتێک دەچیتە شوێنێکەوە ئێمە با بڵین هیچ کاتێک دانانین بۆ ڕێگاڵبانەزانی ئێمە پێمان وایە مەسەلەن کە دەڵێن ڕێگەی سلێمانی دوکان بۆ نمونە 50 خولەکە یا کاتژمێرێکە ڕاستەوخۆ دەبێت لەو کاتەیە لەوێ بین ئیتر پێشتر ئامادەکاری ناکەین یا خۆمان ئامادە ناکەین بۆ ئەوەی ئەگەر قەرەباڵغیەکە بێ ئەگەر ڕووداوێکە بێ ئەگەر ئاستەم و گرفتێکە بێ ئەبێ لەو کاتەیە ڕێک لە شوێنی خۆمان نابین ئەو کاتە دەردەچین کە خۆمان دیاریمان کردووە بە پێچەوانە و تۆ دەبێ ینی ئامادەکاری ئەوە بکەی هەمیشە لە ڕێگاڵبانەکانت دواکەوتن هەیە بۆیە کاتێک تۆ لە شەقامەکە یا لە ڕێگاڵبانەکە کات چەند خولێکێک دوا ئەکەوی و بەرنامە و داناوە کە گەیشتیتەوە پلانی ترت هەبێ ڕاستەوخۆ خێرایەکە زیاد دەکەی بۆ ئەوەی قەرەبەی ئەو کاتە بگەیتەوە بۆی لە کاتی خۆیان بگەیتەوە لە کاتێکەمە هەڵەیە چکە هەمیشە ئەو ڕووداوانێکە ڕویان داوە بەم جۆرە بووە خاڵێکی ترەوەیە کە بەڕاستی بەشێکی زۆر لە هاوڵاتیان یا لە باڵخانی دایکان بە تایبەتی ئۆتۆمبیلەکانیان دەستکەشانی بێمۆڵە یا کەسانێکە با بڵێن هێشتا ئەزمموی باشی نیە لە ڕێگاڵبانەکانی دەروی شاردا بە تایبەتی لە بۆنەکاندا لە کاتە قەرەباڵەکاندا ئەمەش گرفتی هەیە چکە لە گرفتەکان یا هۆکاری ڕووداوەکانی هاتۆتەمەێمە بیرمان نەچێ خێراییە بەکارهێنانی مادە کحولیەکانەکە ویش کاریگەری هەیە لە هەمان کاتە
جێگیرنەکردنی ئەو کەل و فەلانەیە کە تۆ وەکو گەشتیارە وەکو سەیران کاتێک دەچیت بەچیتە ئەو شوێنە لەگەڵ خۆتایی لێ هەم بێجار ئەم کەل و فەلانە لە پشتی ئۆتۆمبیلەکەدا دەپەڕێیا دەکەوێتە خوارەوە بەهۆی باوە بێ بەهۆی هەر شتێکەوە بێ خود دەکێشەی ئۆتۆمبیلیدا کارەسا دروست دەکە هەم بە خۆمان بینیمانە هەم بێجار کورسی دانیشتن لە کاتی ڕۆشتندا لە ناو پیکاپدا کە تۆکێتە خوارەوە ئۆتۆمبیل خۆی لەلێ داوە کارەساتی خۆتانی ئەمانە هەمووی کۆمەڵێک هۆکارن کە دەکرێت ئێمە وتر باشتر خۆتی بۆ ئامادە بکەیت کاتێک کە تۆ دەچیتە دەرەوە ڕەنگە ئەم گرفتانت کەمتر بێت. زۆر باش کاتهێن تێڕوانی دەکرێت لەلایەن هاوڵاتیانەوە تاوەکو ئێستا تێڕوانی نێتمێدەنی هەیە سەبارەت بە کارمەندانی هاتوچۆ بەڕێبەرایەتی هاتوچۆ بووی زۆر جار ڕەنگە هەرامیان ببێتەوە کۆمەڵێک شت هەیە کە ئێمە زیاترمانیان ڕۆژەخت پێنە سەر هاتوچۆ لە کاتی نێرۆز و گەشتەکاندا. هۆکاری ئەم تێڕوانینە چییە؟ ئایا لە کاتێکدا ئێوە لە کاتی وەرگرتنی لە کاتی گەشتکردنە ئێوە ئەبێت تا کۆتایی شەوەکەی ئێوە بەردەوام لە داما بن خەریکی ڕێنماییکردنی هاوڵاتیان بن واتە پامە چێ بۆ هاوڵاتیان تاوکو یعنی ئێوە لە پێناو خزمەتکردنی ئەوانە نەوەکو بۆ ئاسانی دروستکردنی. ڕاستیدا ئێمە لە هەفتەی ڕابردووەوە پلان و ئامادەکاریمان کردو بۆ بەیانی ڕۆژانی دواتر باشە هەم وەکو باسمکەکان لە ناو شاردا کە ڕۆژی 23 لە کاتژنێ بێت بە دوبینانارە ئاگری نەورۆز دەکرێتەوە ئەو شوێنانە قەرەباڵغێکی زۆر دروست بۆ لێ دوادار ئەگەر هاوڵاتیان باڵێن کەش و هەواتە خۆش دەسەردانی شەقانی سالم و ئەو شوێنانی کرد دەکەن بەستی بەسەر بردنی کاتی کشتۆش و گزارشکردن لە بۆنەی نەورۆز. ئێمە لە بەیانیەوە پلانمان هەیە بۆ ئەوەی کە هاوڵاتیان بە ئاسانی بگەنە شوێنەکانیان و ئەو کاتی کە دیاریان کردووە بە کاتێکی خۆش بەسەر بەرن بێ ئەوەی تووشی هیچ گرفت و ڕووداوێت ببن. ئێستا بەشێک لە هاوڵاتیان کە پێیان وایە ئێمە یا با بڵین ئەوەی کە جەنابەت باسکەکەی بەڕاستیدا ئێمە ئەو کەسانە ئەو تێڕوانینانیان هەیە لەسەر بەڕێبەرایەتی هاتووە لەسەر ئەفسەر و کارمەندانی هاتوچۆ کە ئارەزووی سەرپێچیکردنیان هەیە یا با بڵین بەنیازی سەرپێچیکردن و پێیان ناخۆشە سنووردار بکەن پێیان ناخۆشە پێیان بڕێت تۆ نابرێ لەم سنوورە دەچی چکە ئەمەش سنووری تاکە کەسی تۆیە ئەلەمە دەرچووی دەبیتە بارگرانی دەبیتە گرفت بۆ کەسانی دەوروبەری خۆت دەبیتە کێشە و گرفت ڕووداوی نەخوازراوی لێکێتەوە. خاڵێکی تر ئێمە ئەم ساڵ یا لە ماوەی لە چەند ساڵی ڕابردوودا لە ڕێگەی ئامێرێکەوە کە پێی دەوتێت جیازی PDI هەموو ئەفسەرە بەڕێزەکان ئەم ئامێرەیان پێەیە ئەم ئامێرە زانیاری تۆماتیایی ئۆتۆمبیلەکانی تایە بە نمونە ئۆتۆمبیلەکەی جەنابەت کاتە بە بەردەم منە KFR سەرپێچیەک دەکەی ڕاستەوخۆ ژماری ئۆتۆمبیلەکە لێ دەدەم کات پاژەوەی دڵنیا بوومەوە ئەم ئۆتۆمبیلە بۆ سەرپێچەکەی کردو جۆری سەرپێچەکەی بۆ دیاری دەکەم بڕی سزاکەم جێگیر دەکەم و بە کورتەنامەیەکیش بۆت دێتەوە بە مەرجێت ئەو ژمارە مۆبایلەی کە لەسەر ساڵانەی ئۆتۆمبیلەکەیە کار بکات و بەخۆ درێت. لەبەرەوە ئێستا وەکو جاران نەماوە ڕەنگە هاو ئێمە گەر ئۆتۆمبیلێک سەرپێچی بکە لە بەردەممانە کە لە دەستمان دەرچووی تر نەتوانین ئیجراعاتی لەگەڵا بکەین یا لێپرسینەوەی لەگەڵدا بکەین بە پێچەوانەوە ئێستا لە ڕێگەی ئەم جیازەوە لێپرسینەوەی لەگەڵدا دەکرێەوە بە هەمان شێوە هەموو مەخرجەکانی هاتوچۆ بە درێژایی ڕێگاکانی دەرەوەی شارەکانە بڵێن ئێمە چەند ناوچێکی گەشتیاریمان وەکو دوکانە قەرەداغە شارباژێرا ڕێگوی بازیانی دێلێژ و هەموو ئەو ناوچانی کە هاوڵاتیان سەردانی دەکەن مەفرزە و ئەفسەر و کارمەندی بۆ دانراوە بە درێژایی ڕێگاکە بۆیە هەموو ئۆتۆمبیلانە لە پرسیینەوە لەگەڵدا دەکرێت کاتێک کە سەرپێچی یەکەکەن و کاتێک دەبنە بارگرانی بەسەر یان تووشی ڕووداوێکی نەخوازار ببن یا با بڵین مەترسی ئەوەی لێ بکرێت کە گرفتی هاتوچۆ دروستکە. زۆر باشکات بەمان کۆمەڵی سەلامەتی هەیە زۆر لە شۆفێران جێبەجێ ناکەن لە کاتی گەشتکردنیان بۆ سەیرانگاکاندا بۆ نمونە شۆفێرێک دەبینی شۆفێری خۆی دەکات لە دادەیەکی خێرایە منداڵێکی لە باوەشتێت یاخود منداڵێکی پێنەی کورسی هەیە کورسی سەلامەتی بۆ منداڵ بەکاری ناهێنێ یاخود دەتایەکی پێ منداڵەکەی دەخاتە دوا بۆ خێرایە زۆرە ئەڕواکە دانی زۆر دەدەگاتە 6 کیلۆمەتر 200 ئەمە تاچەند دەبێتەوە هۆی ڕوودانی هاتوچۆوە زیان لە دەستدان وە ڕووداوی نەخوازایی لێ بکرێت. هەندێکجار خۆشەویستی دایک و باوک بۆ مناڵەکانە زۆردا لە تۆڕەکە مەڵاتەکانە لە سۆشیەل میدیا دەبینین کە مناڵەکە بچێتە باوەشی وەکو دەربڕینی خۆشەویستی لە کاتێکم کە ئەمە خۆشەویستی نیە باوەڕان ئەمە کوشتنی کوشتنە بەدەستی خۆشتە لە ڕابردوودا یانی باڵێک حاڵەتی لەم شێوازە هەبووی شەڵاخوا بەسە کەسی نەیە. بەڵام تۆ بیرت نەچێ ئەم مناڵە کاتێکە لە باوەشی تۆ وەکو وایە بەرپرسیارەتی ئەم مناڵەت لەسەر شانە و بەرپرسیارەتی فەرمانی ئۆتۆمبیلەکەش لەسەر شانە بچووکترین
پێشهاتی لە ناکاو مناڵک بێتە بەردەم ئۆتۆمبیلەکەت ئۆتۆمبیلێک خۆی دەتویا پێشێ یان حاڵەتێکی کتوپڕ لە بەردەمتیا ڕووبدات تو یا مناڵەکەت زیانی پێگا یان ئۆتۆمبیلەکەت تووشی ڕووداوێکی هاتووە بێ بۆ مناڵەکە ناسکترە لە باڵێ لەبەرەوە ئەمانە هەموو گرفتن هەموو باڵێن تووشی ڕووداومان دەکەن و مەترسی لەسەر ژیانی خۆمان و کەسانی تۆزی بەدروست دەکەن من زۆر باسیێمان کردوەکە لە سەیرانگاکاندا ڕەنگە دایکان و باوکان کورسی تایبەت بە منداڵەکانیان پێبێت بۆ دانیشتن لە سەیرانگاکاندا خێمەی تایبەتی بە مناڵەکەیان هەبێت لەوانەیە زۆر لە پاری کورسیەک زیاتری پێدا بێت کە ئەگەر بێت و بۆ ناو ئۆتۆمبیلەکەی بیکڕێت مثلەن لەوێ کورسی تایبەتی بۆ ئامادەکردو خێمەی تایبەتی بۆ ئامادەکردو هەموو ئەو کەلوپەلانی بۆ ئامادەکردووە بەڵام لەناو ئۆتۆمبیلەکەدا هیچ مەرجی سەلامەتی نەپاراستوە لە کاتێکە دایک و باوکەکە ڕەنگە هەردوو چەند جاریان لە پێشەوە بن دوو مناڵی بچوک لە دواوەن ئەجوڵێن بچووکترین با بڵێن هاوسەنگی تێبچوونی ئۆتۆمبیلەکە ڕەنگەیەکی لە مناڵەکان هەر بکەوێتە بەر پشنی ئۆتۆمبیلەکە کە با بڵێن ئەوە بچووکترین ڕووداوە یا بچووکترین پێشاتەکە تۆ پێشبینی دەکەی لەبەرەوە سەلامەتی منداڵ لە ئەستەی گەورەکانە لە ئەستەی دایکان و باوکاندانە پێویستە بە چاوی ئەگەر بێت و ئێمە بمانەوێت خۆشەویستی بۆ مناڵەکەمان دەربڕین لەبێت سەلامەتی بەکارێژین زۆرجارێ مناڵەکەی خات و دواوەشمان بینیستەوە زۆر ئەوە بەشێکی زۆر ئێمە ئێستا و حاڵەتانەمان با بڵێن کۆنترۆڵ کردووە ئەو ئۆتۆمبیلانی کە پیسادەناییەوە بەشێکی زۆر لە ئۆتۆمبیلی پیتابانە ناڵێن ئۆتۆمبیلانی سەرنشین لەبەر ئۆتۆمبیلەکەدا سەر بەخۆوە جاران حاڵەتەکە زۆر بوو با بڵێن ینی ببوو بە دیاردە ئێستا ئەتوانم بڵێن حاڵەتە بەشێکی کەم لە هاوڵاتیانەوە دەکەن ئۆتۆمبیلەکەیان پیکابەکان بە تایبەتیوانی کە پشتیان بەفاڵە منداڵیان بەشێک لە خێزانەکەی دەچنە ئەوەوە لە کاتێکدا پێشەوە شۆڵە منداڵە گەروازی لێ نەهێنی تۆ پێی نەڵێ ئەمە خراپە ئەمە باشە ڕەنگە ئەو بە حەزی خۆی کۆمەڵە ڕەفتار بکات کە نازانێت زیانەکەی چیە نازانێت مەترسیەکەی چێ لە پێش زۆر باشە کۆمەڵە ڕووداومان هەیە سەرپێچی کردنیە بەڵام کۆمەڵە ڕووداوشمان هەیە نەخوازراوە یاخود سەرەوە ئەو هەموو ڕێنماییانی کە ئەگێ باوڵاتە کۆمەڵە ڕووداو هەر ڕوودەدات ئەو کارتان لەسەرەوە کە چانچنەکانتان سەرەوە ئەو قەرەباڵەوەی کە لە سەیرانەکاندا هەم بدەن بۆ شوێنانی کە ئەو جۆرە ڕووداوانی لێ دروست دەبێت بەدڵنیاییەوە ئێمە لە وەکو باسیکە لە هەفتەی پێشووەوە لەگەڵ سەرجەم بەڕێبەرایەتیەکانی پەیوەست بم بۆنەکانەوە بۆ نمونە بەڕێبەرایەتی تەندروستیە بەڕێبەرایەتی بەرگری شارستانیە بەڕێبەرایەتی با بڵێن تەندروستی تیمەکانی تیمە فریادگوزاریەکانە ئێمە هەماهەنگیمان لەگەڵیاندا کردووە و لە کاتی ڕووداوی نەخوازرابدا ئەوی کە جنابەت باسی کرد مەرجنی هەموو ڕووداوەکان ڕووداوێ بن کە لە ئەنجامی سەرپێچیەوە هەنگە ڕووداوی نەخوازراوە ئامادەکاریمان کردووە و تیمەکانی تەندروستیش ئەمبۆڵانس و کارمەندیان هەیە بە بێژەوە ڕێگاوبانەکان لە شوێنە گەشتیاریەکانداوە ئێمە وەکو هاتووە کاراسانیمان کردووە هەماهەنگیمان هەیە لە خاڵەتێکی لەو شێوازیان یەکتر ئاگادار دەکەینەوە بۆ ئەوەی کە کۆنتڕۆلی بارودۆخەکە بکەیت و پێویستی بە ئێمە بێ کە بچینە سەر ڕووداوەکەیان کە تیمەکانی تەندروستی بێ بۆ ئەوەی ڕێگان بۆ بکەنە بە بەرگری شارستانی بێیان شەڕ و حاڵەتە نەخوازراوەکانە بۆ برانی پۆلیس و ئاسایش هەموو ئەو هەماهەنگیە هەیە هەتا هاوڵاتیان بە شێوە یاساییەکە ئۆتۆمبیل زیاتر لێ بخڕن ئەوەندە زووتر ئێمە دەتوانین بەکارەکانی خۆمان ڕابەتین ئێمە ڕەنگە ئەوەندەی کە ئەگەر بێت و سەرقاڵمانەکەن بە لەپرسینەوە بەو شۆفێرانی کە سەرپێچی دەکەن کە بەسەر خۆڵەکەدا لە شانی ڕێگاوبانەکان ئۆتۆمبیل لێ دەخڕن یا بە خێرایی زۆر لێ دەخڕن ئەوانە گە سەرقاڵمان نەکەن ئێمە باشتر دەتوانین خزمەت گوزاری زیاتر بدێنینە هاوڵاتیانی خۆمان زۆرە لە شۆفێران پێیان وایە کە ڕۆژانی چوو بێت یاخود ڕۆژانی نەورۆز بێت کامێرەی چاودێری ئیش ناکات لە ڕۆژانی نەورۆز و یەکی مانگدا کامێرەکان مەفرەزەکانی و کامێرانی دەکەن لە ڕاستیدا ئەرکی کامێرەکانی چاودێری دیاریکرا و جێگیرە نەبوونەکان نەپشوو هیچ کاریگەریەکی نابێت لە سەریان وەکو چۆن کارمەندی ئێمە خشتی ئەرکی ئەو کارمەندانەمان هەیە کە لەسەر گۆڕەپانەکان وازوو دەبیا ئەرک دەبینن ئەوانە ئەگەر پشوش بێ هەر لە گۆڕەپانەکانە ئامادەبوونانێت بە هەمان شێوە ستافی کامێرەکانی چاودێریش بە هەمان شێوە ئەو ستافانی کە کامێرەکان دادەنێن ستافی جێگیرن و بە شەفت کار دەکەن و 24 کاتژمێرەکە ناڕین 24 کاتژمێرەکە بەڵام بەشێکی زۆری کاتەکان لە 24 کاتژمێرەکەیە کامێرەکان بوونیان هەیە بە تایبەتی وەکو جەنابەت باسی کردن خۆشەخاڵ سەرنجی بخەمە سەر
لە ڕۆژانی نەورۆزدا یا لە ڕۆژانی ئەو ڕۆژانی کە گەشتیار دەچێتە دەرەوە کامێرەکانی چاودێری بوونیان هەیە بە درێژایی ڕێکاوبانەکان لە دەرەوەی شاردا ئەم کامێرانە بە ئامانجی تۆکردنەوەی داهات نییە بۆ بەڕێبەرایەتی هاتوچۆ بەڵکو بە ئامانجی سەلامەتی ژانی هاوڵاتیانە و بۆ ئەوەیە کە هاوڵاتیان ترسێکی لەلا دروست ببێ کە خێرا ئۆتۆمبیل لێ نەخڕێ بۆ ئەوەی کە تووشی ڕووداوی هاتوچۆنە بێت زۆربەی هاوڵاتی ڕەنگە ئێمە لە پرسیانی با بڵێن ئەو کەسانە بە دوێنەکە تووشی ڕووداوی هاتوچۆبنە لە خۆزگای هەموو ڕێگاوبانەکان کامەری چاودێری وایە بۆی نەنیێرە ئۆتۆمبیلەکان لێ بخڕن نەک سری بکەم کە کامێری لێ نیە خێرایەکەم بەرزکەمەوە تووشی ئەو کارە ساتە بوومایە لەبەرۆ کامێرەکە بە ئامانجی سەلامەتی هاوڵاتیان لە ئەرگدان و بە درێژای ڕێگاوبانەکان ڕۆڵیان دەبێت شان بەشانی تیمەکانی فڕۆکەوانی شان بەشانی تیمەکانی مەحفەزەکانی هاتوچۆ لەسەر شەقام ڕێگاوبان ئەو سزایی کە هەیە تەنها هەرامەیە داراییە یاخود بەهۆی ئەو قەرەباڵغەی کە ڕێدەدا زۆر جار شەڕی کرددادان بچوو دەدا ئێوە سزای چتان دەبێت لەو ڕۆژانە ڕێنمای تازەبێت ئەەکەن ئێمە سزاکانی هاتوچۆ چەند زۆرێکە هەندێک بابەت هەیە هەندێک سەرپێکی هەیە تەنها بە سزای مادیە ئەنی بۆ نمونە جەنابەت کاتێ سەرپێکیەک دەکرێت پێچەوانی ئاڕاستە ئۆتۆمبیل لێ دەفڕیان لە شوێنی قەدەغا دەوەستی بڕێک پارەیە کە ڕەنگە لە 30,000 دیناری دیاری کرابێت تاوەکو بەپی جۆری سەرپێچیەکە دەگۆڕێت ئەمە بە ڕفارێکە بەڵام هەندێک سەرپێچیمان هەیە تەنها سزای دارایی سزای مادی نیە بەڵکو دەست بەسەرابێتین ئۆتۆمبیلەکەشی تایە هەندێجار و هەندێک لەو سەرپێچیانش ئەکێ بە فەڕاوی لێکۆڵینەوە وەڕوانی دادگا دەکرێت بۆ نمونە نەبوونی مۆڵەتی شۆفێری بەکارێنانی مادە پۆلیەکان لە کاتی شۆفێریدا پەلاماردان و دەجێژیکردن بۆ سەرسەری کارمەندانی هاتوچۆ ئەمە جگە لەوەی کە ئۆتۆمبیلەکە دەستی بەسەردا دەگیرێت خاوەنەکەشی دەنێرێتە بنکی پۆلیس و ڕوبەڕووی دادگا دەکرێت ڕۆژانی گەشت و سەیراندا زۆرێک لە هەوڵاتی شۆفێری بار هەڵگر بەکاردێنە ئەمە ڕێگە پێدراوە ڕێگە پێدراو نییە با هەڵگرەکان بە هەموو شێوەیەک ئەمە قەدەغیان دەکەین بە مشتێنی مشتیارەکانەوە بۆ لە ترسینەوەیان لەگەڵدا دەکەین ئەگەر حاڵەت هەیە بۆ نمونەت بەتایبەتی لە ڕێگاوبانەکانی دەرەوەشدا لە تێبینی بکرێت لە دێکەوە یا لە گوندێکەوە بچێتە شوێنێکی ترەوە ڕای دەگرین و لە پرسیینەوەی لەگەڵدا دەکەین ئەگەر حاڵەتەکەی دەکەوە بەڵاموانی کە بە بەستی گەشت و سەیران بەکاریان دەهێنن ئەگەرزانیمان بارهەڵگرێتکە خەباری گەوریەوە گرفتی هاتوچۆ دروست دەکات ڕێگان دێت ئێوە تیمی فڕۆکەوانیشتان هەیە چۆنی خزمەندەکان تیمی فڕۆکەوانی شانبەشانی تیمەکانی هاتوچۆ لەسەر زەوی با بڵێن ئەوان لە ئاسمان و چاودێری شەقامەکان دەکەن لە ڕێگەی جیازی ئامێری بێتەلەوەیە ئەو ئامێرە لەگەڵ مەفرەزەکاندا لینکی هەیە ئێمە شوێنەکان هەیە پێی دەوتێت کۆنتڕۆڵی هاتوچێتە سەرجەم با بڵێن پەیوەندیەکانمان دەچێتەوە ئەو شوێنە لێوە جارێکی تر پەخش دەکرێتەوە بۆ هەموو ئەفسەر و کارمەندەکان کە هەموو ئەو مەفرەزانە هەموو ئەو ئۆتۆمبیلانە ئامێری بێتەلیان هەیە لە ڕێگەی و ئامێرە بێتەلەوە ئاگامان لەیەکی جۆمان لەیەکە دەزانین لە بەردەماندا یا لە پێشمانەوە چی ڕوویداوە بە هەمان شێوە ئامێری ئەو لە ڕێگە و ئامێری بێتەلەوە کات پەیوەندی دەکاتەوە لەگەڵ کۆنتڕۆڵدا با بڵین ئەگەر دروستێک هەبێ لە شوێنێکدا ڕووداوێت هەبێ لە شوێنێکدا ئاستەن و قەرەباڵەکەیەک هەبێ لە ڕێگەی تیمەکان بنێریان ئاگادارمان دەکاتەوە کە تیمەکان بنێرین بۆ ئەو شوێنیان ماپۆڕ بنێرین بۆی گرفتەکە کۆتایی پێدەین باشە لە هەنێک مەفرەزەکاندا ترێنسلاتی ژەیە ئەوە بۆ کام ئۆتۆمبیلانە دەبێت کام ئۆتۆمبیلانە دەبن ئێمە کلێفراتەکانمان بۆ دوو مەبەستە هەندێک لە ئۆتۆمبیلەکان جاریان تەکیان دەکەوێت لە ناوڕاستی شەقامەکەدا و ناسوڕێت هەندێک جار سوکانی قفڵ بووە یا ئۆتۆمبیلەکە جان بۆیان با بڵێن هیچ جۆڵەیەکی نییە ناتوان ڕێگەبێت و بەدەست یا بە شێوازی پاڵی پێوەنی ڕەنگە زیان بۆ ئۆتۆمبیلەکە بدە ئەم لە ڕێگەی ئەم کلێفراتەوە ئۆتۆمبیلەکە دەگوێزێتەوە شوێنێکی سەلامە تاوەکو کە هاوڵاتەکە خۆی یا شۆفێرەکە خۆی دەچێت کرێنفلات دێنەیە وەستا دێنەیە کەسێک دێنێت کە چارەسەری ئۆتۆمبیلەکەی بۆ بکات ئەم کرێنفلاتانە زیاتر ڕۆڵیانەوەی لە شەقام ڕێگاوبانەکاندا ئەم ئۆتۆمبیلانە دوورەخەنەوە بۆی گرفتی هاتوچۆنەکە زۆر باشە کاک بەحمەد دوا پەیامی چیە بۆ هاوڵاتیان کە پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن ئێمە بە ئامانجی سەلامەتی ئێوە لەسەر شەقامەکانین ئامانجی ئێمە کۆکردنەوەی داهاتنیە ئامانجی ئێمە خزمەتکردنە هاوشێوەی هەموو بەڕێبەرایەتی خزمەتی هاوڵاتیانی تر هیواداری نۆگەزی ئەم ساڵ نەورۆزێکی خۆش بێ لە ساڵانی ڕابردوودا ڕەنگە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەمانتوانی بێ هاوڵاتیان نەمانتوانی بێ وەکو پێویست چێژ لە ڕۆژەکانی نەورۆز و بەهار ببینین هیواداری ئەم ساڵ چێژی لێ ببینین بۆی بەدەستی خۆمان تاریکی نەکەین بەدەستی خۆمان ڕۆژەکەمان ناخۆش نەکەین پابند یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بن
زووتر وەرنە دەرەوە زووتر هەستن بۆ ئەوەی تووشی گرێتت دابن تۆ بۆ کات بەسەر بدن دەچتە دەرەوە پێویست ناکە ئەم هەموو پەلەپەلەیە بکەیت تۆ دەگەڕێیتەوە دوادار بگەڕانەوە بە سەلامەتی باشترە لەوەی کە خوا نەخواستە خۆت یا کەسێکی عزیز لەدیان ببیتە هۆکار بۆ زیانگەیاندن بە کەسێکی تر هیوادارین هەموو لایەکمان ئێمە هەمومان خەڵکی وڵاتین هاوکاری یەکبین لێبوردنمان هەبێ بەرامبەر بە یەکتر ئۆتۆمبیلێک دێتە بەردەمان لە شوێنەکەەوە هاوکاریان بین ڕێگی بین نەک تووشی گرفت بین لە ڕقی ئەو خێرایەکەمان بەرز بکەینەوە بە هیوای سەلامەتی بۆ وڵات زۆر سپاس بۆ بەهمە عەبدوڵڵا بە کەسی ڕاگەیاندنی هاتووشەی سنایی ئەفسەگە ڕاگەیاندنی خۆشحاڵ بووم بە ئامادەبوون زۆر سپاس بەخێرێک خۆشەویستان هیچێکمان ئامادەیە لە شاری هەولێر هاوکارانمان بۆیان ئامادە کردین تا کردنەوەی پێشنگای وڵاتێکەوە بوونەری بدەین. ئامان سەرچیمان لە بۆ ئەو پێشانگایە ئاشنابوونی هاوڵاتیان بە دار و گوڵ و زیادبوونی هوشیاری تاچکەسی لە بۆ ئاشنابوون بە سەوزایی کە ئەو ئامانجا دەبتە هۆی ئەوەی کە هاوڵاتیان لە شوێنی خۆیان بتوانن دار و نەمان بچینن کە دەبێتە هۆی زیادبوونی ڕێژەی سەوزایی کە دەبتە هاوکاریەک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان چکە وەکو دەبین شاری هەولێر تاکو ئێستاکە نەگەیشتە ڕێژەی ستانداردی نێودەوڵەتی زۆری مایە بە تەنها بە حکوومەتیش ناکرێت دەبی هاوڵاتیانیش هاوکار بن لە بۆ ئەمە بەستە هەروەها ئەمانجەچی دیکەشمان هەیە ئەویش بسنسەک بی لە بۆ ئەو کۆمپانیانە بتە حرەکەک لە بۆ ئەوەی کە گەشە بە بواری ئیشکردنی خۆیان بدەن لێرکوانە دەتوانن بەروبوومی خۆیان و پێداویستیەکانیان بفرۆشن هاوڵاتیانیش دێن کاتێکی خۆش بەسەر دەبن. ئەگەر باخچەشی نەبێت نەناومەرکان گوڵی هەیە گوڵدانی هەیە یاخود نەباتات داخلییان گوڵی ژووریەوەی هەیە ئەتوو بتەوێ پێشەوەی گوڵەکە بکڕی دەبێت ئیسابی ئەوەی بکەی ئایا ڕۆژ تیشتی ڕووناچی زۆر مهمە لە هەر ڕواچێک کە بتەوێت لە ماڵەوە لە شوێنێک بدای بنێت دەبی سەرەتا ئیسابی ئەوی بکەی کە ئایا تیشتی ڕۆژ ڕاستە خۆ لە ژوورەوەدا ئیسابی تیشتی ڕۆژ ڕووناچی بکەی پاشانەکە بچی لە هەر مەشتەلێک لە هەر نەمامگەیە کە گوڵێکیان گوڵدانێک دەکڕی گوڵک دەکڕی بەپێی تیشتی ڕۆژ بەپێی ئەوەی چکە گوڵ هەیە تیشتی هەیە ڕووناچی کەم دەوێت هێشە ڕووناچی زۆر دەوێت یعنی بەپێی ئەو ئاراستەی خانووەکەت کە بەرامبەر ڕۆژ یا خودت بەرامبەر ڕۆژ نییە ئەو گوڵە دەکڕی دیاری دەکەی کە ئەو گوڵە دەکرێت دەهینی لە ماڵەوە دایدەنێ پێویستە ئیسابی ئەوەش بکرێ ئایا ئەو گوڵە توانای بەرگەگرتنی لۆ کەم ئاوی و زۆر ئاوی تا ڕادەیەک چەندە دەبی بزانی ئەوی بزانێ ئەگەر هاتوو ئەو گوڵە عادەتەن بە زۆریش بەخۆی نەباتات داخلی گوڵی ژوورەوە ئاوی کەم دەوێت ناکرێمە بچین گوڵێکمان هەیە هەموو ڕۆژ بچین هەبەرداغ ئاوش لێ بنکە بەرداغچکە نەباتات داخلی نەناو گوڵدانە گوڵدان بەخۆی حەزمەکەی دیاری کراوە ئەوە نییە برێت لە خاکبی ئەو ئاو ڕاستە خۆ بستە خوارێ تاسڕیفی بڕوە ئەوەنە ئەو مەرکانە دەمینێتەوە ئەگەبێت و ئاوی زۆر بدەیت زۆر ئاوی بدەیت تەحەفون دەکات بۆ تووشی بۆ گەنبوون و تووشی نەخۆشی فتەڕەکان دەبێت کەڕۆکان دەبێت ئەز بۆیە دەبێت نەسیحەتی و ئامۆژگاریم بۆ ئەو هەڵاتیانە ئەوەیەکەوە هەر کەسێک کە گوڵێک دەکڕی لە ماڵەوە دایدەنێ زۆر ئاوی نەدەن بەپێی تا بەپێی پێویستی ڕۆکەکە ئاوی دەن مەبەستەکە گوڵە بۆیە گوڵ پارێزگاریکردن برەو پێدان لە ماغزێکی ئەوها لە پێشەنگایەکی ئەوها حەقەتەن شتێکی دڵخۆشکردی هەنگاوێکی باشە وێدەوارین کە شتی بەرهەمهێنیش بەرهەم ئەوانی کە بەرهەمەدەن ئەوانیش بتوانی بیان خینە مەیدان ئەوە دەتوانین بڵێن شتێکە ثانەویە لە بۆ پێداویستی مرۆڤ دانەوێڵە گرنگترە ئەگەبی
دانەیە لە ژیانی ئینسانی لەسەر بەندە بۆی ئەوەندەی یاخود فواکێ خۆڕەوات ئەویش ئەگە بکرێ بەو شێوەیە یعنی گرنگی پێ بدرێ طبعا زیاتر شتەکە دڵخۆشکەر دەبی وتم گوڵێکی سووریان قرتاند و بێڕازی بوون خستیانە سەرمێزی پاشا گوڵە مات و مەلول دانیشت ئەوەندەی ئاخی هەڵکێشە بوو بە هەڵم و چوو ئاسمان ئەم جارەیان بوو بە باران بوو بە میوانی چێڵگە و بێستان بوو بە ژیان حەقیقەتەن گوڵ ژیانە جوانی مرۆڤ و ئاواتی مرۆڤی تێدا بەرجەستە دەبی بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پایانی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە ڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژتان جێگەیت و دوو ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت دوای تەندروستیی باش بۆ هەموو لایەکتان دەخوازین خواتان لەگەڵ.